ساڵی 1399 کۆچیە 58 شەمسیە نۆی برجەیە. ئەوە لێرە دانیشتوینەوە شیتانە پڕ دەکەینەوە لاس و خەزاڵ بەخۆشیە ئەو برادەرانە و ئەو دۆستانە لە سابڵاغێ لە ماڵە وەستە ئەحمەدی جا دەگێڕنەوە دەڵێن سێ برا بوون لە وڵاتی باوەکان میرچراغ و میربداغ و میرسۆفی. میرسۆفی لە وڵاتی باوەکان بوو، میرچراغ و میربداغی لەوەندێ و ناوەندێ بوون. جا دەڵێ دە زمانی پاشای بەباندا بوو، پاشای بەبان میرسۆفی زۆر خۆش دەویست، زەکات و ئاغاتی وڵاتی باوەکانی دابوو بەوی. پێی کوتی میرسۆفیە تو هیچ کوڕت نییە؟ کوتی بڵێ کوڕێکم هەیە عەمری 7 ساڵیەدا نێوی ئەحمەدە. جا کوتی دەبێ بینێری بۆ شارە زورێ لەوێ فێری خوێندن و شیربازی و تیربازی و سواریە ببێ. بەڵێ جا دەڵێ ئەحمەد ئاغان نار بۆ شارە زورێ لە عەمری 7 ساڵیە هەتا عەمری بە 18 ساڵی گەی. ئەگەر عەمری بە 18 ساڵی گەی ئارەوێ وڵاتی خۆی کرد و هاتەوە وڵاتی باوەکان. ئەگەر هاتەوە هیچ کەس پێی نەکوت ئەحمەد ئاغای میرسۆفی، هەر پیان کوت ئەحمەد ئاغای شارە زوری. مامانی لەوەندێ و ناوەندێ پێوە هاتن. یەکیان کتێکی زۆر جوانی بوو پێشکێشی کرد، یەکیان ماینێکی زۆر چاکی بوو پێشکێشی کرد. کتیان لە ئەحمەد ئاغا بۆ خۆ بێ ماین و کتی بێنێ و بێتەوە. جا دەڵێ هەستا ئەحمەد ئاغا پاژەوەی گە مامانە ڕۆینەوە هەستا ڕۆی بۆ وڵاتی وەندێ و ناوەندێ یەکیان ماینی بۆ زین و لەغاو کرد و یەکیان کتی هەویستە پاشکۆیە و هات. شێخی عارەبانی ڕاوی دابەشی بوو، دەستە سوارێکی دەگەڵ بوو. دەڵێ گەیشتەوێ تووشی بوو. دەڵێ ماندوونیبی لێکرد کوتی یا شێخ بۆچی دەستێکمە ئەوسپە بۆ ناوەیە ئەو ماینەی ئەسپی شێخی عارەبان بەنێو بانگ بوو. کوتیەوەی لە پاشکۆیت سوار بووە ماچێکم داتێتە بۆت بامێ. دەڵێ قەوز بوو ڕۆی لە دوا کچەکە کوتی زانە ئەمەوی دەناسی نەوی لەمە دەناسی گە خوا دەکا ماینەکە لەو ئەسپەی دەگرێ قەیدە ناکەم ماچێکی دەدەمێ. دەڵێ گەڵاوە ماینە ئەسپیان ڕوود کرد و دەستێکیان ئەسپەکە هەویستە ماینێ. کوتی وەرە ماچیکە. کوتی برا لە خۆ من نەکوتە سینگی بە سینگیەوە نێم و بەری بە بریەوە نێم و ماچیکەم. ئەتۆ سوار بەوی لە پاشکۆی خۆ سوار کە تۆ ڕوودە و لایکەوە میش ماچی دەکەم و دەڕۆم. جانەوە سوار بوو کچی هاویستە پاشکۆیە و ڕووی دە و لای کرد و شێخ عارەبان دەڵێ ڕۆ هاتە پیلی و لێ ڕفات. لێ ڕفات و ئەو ڕچەفی لە ئەسپیدا و ڕچەفی لە مانیەدا کەوتە سەری. نێی گەیشتێ دەڵێ کتی سوار ماینت گرتوویەتی بگەڕەوە تازە ناگەیە من. باڵی ئەسپی من پێوە بڕۆ ماڵە خۆت. ئەو جوانووی لەو ماینەی دەبێ گە بەوی تۆڵە بۆ کراوە وەرە تۆڵە خۆت کەوە ئەگەر تۆڵەشت بۆ نەکراوە لە ماڵە خۆت دانیشە و هیچ دەنگێ مەکە. دەڵێ ئەحمەد ئاغا هاتەوە ئەو زەمانی تەحمل بۆ کەسانە بووە. دەڵێ ساڵێکی ماینی ئەوز بوو ساڵێکێک ساڵەوە تا 7 ساڵی پێچوو. ئەو جوانووی لەو ماینەی بوو پاش 7 ساڵەی لە مەیدانی هێنا بازی لە بازی ئەسپی شێخ عارەبان ڕەت بوو. جانەوە سوار بوو کتی وەڵای وەتاکە بڕۆم بزانم تۆڵە خۆم پێ دەکرێتەوە. دەڵێ ڕۆی زۆر گەڕا تەماشای کرد هۆبە و هەوارێک لە دەرەیەکیدا هەڵدرا بوو. دەڵێ کتی وەڵای دادەدەمە ئەو نێو عێلەی ئیسراعەتێکی دەکەم و دەڕۆ. ئەگە گەیە بەرماڵان کانیەک لەوێ بوو، دووژن لەسەر کانێ بوون، یەکیان شیوی دەکرێکیان چارشەوێکی بەسەر خۆدادا بوو دانیشت بوو. کە ئەحمەد ئاغا سەلامی لێکردن. ئەگە سەلامی لێکردن دەڵگە ئەوی شێوی دەکرد سەری هەڵێنا ئامۆزای بوو. کتی ئامۆزاوە توی کوتی ئەرێ وەڵا کوتی وەرە سوار بە کوتی جا تازە ئەمن دوو کوڕم لە شێخی عارەبان هەیە بوو. نەوەڵا وەک سێ شێخی عارەبانە زارە ساڵە 2 زاری تاوەڕوومە تێ دەکەوێت زارێکی لە خەڵبەرژێری زاری سێ خەڵبەرژێری تەواوی عالەمی داواتدایە. ئەوی بەرە لە باتی من. جا کوتێگە وا چۆڕەکە ماڵ دەنێ دەڵێ کوتی کتێ شێخی دەستم دەشیوێدا تۆ ها چۆڕە گاودە بەو سوارەی. جامێکی ئاڵتوونی لەکن بوو بۆی داوێ هەڵدا بەرەو پشتی وێدا ڕوونەیە ڕووی ببینێ. ئەحمەد ئاغا کوتی کتێ شێخی قەرار بێ بڕفێنم ئەمما هەتا بە خۆت دێ خونێم نەکەیەوە قەرار بە خۆت تێنەگەێنم دەدڵێ خۆی داکوتی.
دەڵاوی خواردەوە کوتی ها جامەکەی دەمدەستی بڵند کرد و ڕۆهاتە پیلی و هاویشتە پاشکۆیە زیێڕە لە کتێ شێخەی پەیدا بوو هەرا لە عێلی کەوت ئەوی کە تەبارجینێکی بوو سوار بوو هات دەڵە شێخ عارەبان ئەگەر گەیشتە بازی ئەو وەڵاغەی ئەگەر کتێوی ڕفاند بوو کتی بگەڕێنەوە ئەحمەداغا شارەزوریە تۆڵە خۆی کردەوە کەڵ و دوای نەکەوێت جا دەڵە گەڕانەوە ئەحمەداغا شارەزوری هات دەرەیەک بوو لە دەرەکەی وەسەر کەوت چلتەریدا لەو بەندەنەی بوون سەرتەری دەباشی کوتیەوە سوارێک هات سوار کەسی نادنە خوارێ کوتی بڕۆن ڕووتی کەن ئەو عافرەتەی لە پاشکۆیەتی بۆ من ئەوەش بۆ خۆ ئۆستاوی پێیەتی بەشی بکرد دەوەرە هاتنە خوارێ سێی کوشتن یەک بە حاڵ دەچوو چواری دی بۆ هات پێنجی دی بۆ هات هەر بەو قەرارەی دەڵێ ئەو جارەکە سەرتەری دەباشیش بە حاڵ لە دەستی نەجاتی بوو دەڵێ بەو عافرەتەی نەکوت ئەرێ چۆنم کوشتن بۆ چیان ڕێ لەگرتینیان چۆن ئازا بوونیان چۆن بوون قسەی لەگەڵ نەکرد چۆ ماڵێ مارەی کرد شەش مانگان گەرنونیە قەدیان دەتۆ قزیەردا بوو دمی بە دمیەوە بوو هیچشی لە ساختە نەبوو جا دەڵێ کرد دەباری کوبنێسەی ناکوتی خودایە خۆ لە ئازاتی پێدا ناوێت لە ڕەشیدی پێدا ناوێت لە سوارچاکی پێدا ناوێت لە ئاغاتی حکوماتی پێدا ناوێت غەجە عەجایب محبوبەیەکی وەک کەمنی دەفاڵدا بێ بۆچی من لێ حاڵی نیم نەنێرە نەمەیە دەڵێ کاغەزێکی نووسی و دای بە قاسیدێکی و نادی بۆ کندایکی ئەگەر نەمگاتێ لە حاڵی مزنێدا جا دەڵێ دایکی لەوێڕە هات دەڵەگە هات کردی وەک بەهەیە زەردە دەڵە کتێڕۆڵە بۆچی وای کتێ لای دایە نازانم بە خوێنی هێناوم بە ئەچی هێناوم نازانم نەپیاو نییە وەچی ئەگەر هاتووم کچم هەر کچم جا کتێڕۆڵە کابرا جوانی وتی دەکن بێ شەش مانگان ئەگەر هەر کچبی ئەوە کابرا پیاو نیە و مارەش لێوی ناتوە جا دەڵە کتی بەش ئەحمەداغای کوی کتی بێ کچێم بۆی زندەی دەی بمەوە دەڵە کتی بیبەوە تەدارێکی بۆ گرت و کچێ ڕەگەڵ خست و دەڵە کچی نادەوە بوو ماڵە بابی شێخ عارەبانەکە بەو حاڵەی زانی برازایکی بوو کتی بێنن لەوی مارە دەکەم کابرا پیاو نەبووە دەڵە بە زۆردانی هێنا لە ئامۆزان مارە کرد هەرا هۆریا بەزم و ڕۆزم بۆیان گوێستەوە دەڵە شەوێ زاوا چۆکن بوو چێ چەکمەی دە پێدا بوون دانیشت و چەکمە لە عەلاقان ڕاکێشا مشتێک لە بندیواری هاتە دەرێ بۆ بندیواری بڕوا لێنگە چەکمەیکی لێدا و کوشتی کلکی مشکەکەی گرت و هەڵێنا کوتی ئامەزا چۆنم کوژنە مێژ بڕوا دەڵە پێ قوڕم بە سەرسەیدا نەکرا ئەحمەداغای شارەزوری چلتەریدەی لە ڕێ خەلاسکردن بە منی نەکوت چۆن بوو میان چۆن نەبوو چۆنەوە بۆ مشتێکیەوەی دەڵێ وەڵای قەرار بێ لە ئەحمەداغای شارەزوری بەدەر هەتا ئەمن هەم هیچ کەس دەستی وەداوێنی من نەکەوێت دەڵە هەستا دەستی ئافتاوە کتی سپەکەی کتی ئەسمە دەرێ دێمەوە ئافتاوەی داناو هەڵات دەڵە خەبەر بە شێخەی گەی وتیان کچ تاتۆتەوە دەڵە پرسی کتیۆی ڕۆڵە بۆچی هاتوویەوە کتی با بە شێت بووی خەرەفاوی عەقڵە دەسەری دانیا با من دەنگێژنەکەم نازانیم مارەکراوی ئەحمەداغای شارەزوریم جا دەڵە کتی تەکبیری پێکردن بە مەجلیسی گرت کتی تەکبیری کچی من چییە کتی تەکبیری کچی تو هەر ئەوەیە شێرێک دەوڵاتەی لە حاسیە بۆ شوان و گاوان و ڕێبوار و داچێش و ئاوچێش و هەرچی هەیە ناوێرن وە دەرکەوت بنێر ئەحمەداغای شارەزوری زۆر بەخۆ ڕادەبینێ بەڵی لەو شێرێدا بکە شێر دێشتێنێ ئەو دەمێ و کچە کەیفی لێمێر بە گاوانێکی بکە جا لەڵە کاغەزێکی نووسی ئەحمەداغای شارەزوری لە باڵەکان ڕاهات دەڵێگە هات بۆکن شێخی عارەبان شێخی عارەبان لە مەجلیسێ ئەو تەکلیفەی لێ کرد کتی بەڵە بە چاوەڕ دەڵێ سبحەینە ڕۆژ بۆوە وڵاغ خۆی هێنادەرێ سوار بوو ئەو چغول و جەنگەڵی ئەگەر شێری تێدا بوو ڕووی دەوێ کرد و ڕۆی دەڵێ وەختاوە کێگە ڕۆیی شێریش هەستی ناڵی وەڵاغی کرد و دەڵێ لە جەنگەڵی هاتە دەرێ دەڵێ لەگەڵ هاتە دەرێ دەستی هەڵێنا و لەسەر پاشوان بۆ ئەحمەداغای هات دەڵێ ئەحمەداغا خۆی لە وڵاغی فڕێدا دەڵێ وهاڕم بێک لە تۆقی سەریدا لە بەرگەرنی چوا قامکاتە دەرێ دەڵێ شێری بادا و خستی کتی مەدە و مەدەیەگە شێری کوشت کەوڵشی کرد سەری شێری لێ کردەوە کەوڵەکەی لێ کەوڵی کرد دەڵێ زۆر ناڕەحەت بوو ماندوو بۆ موگیان خوێناوی ئەتا شێری کەوڵ کرد دەڵێ لاسێک لێوە بوو ئەو لاسە سێبەری زۆر خۆش بوو وەک سنجوویە سنجۆز ناگرێ پێی دەڵێن لاس
دەڵێ کەوڵەکەی لەوێ ڕاخست شێرە سەری شێری وە بن سەریدا و وڵات تابڕێک دەحەسێمەوە جادەڕۆمەوە دەڵێ ڕاکشە کچەکەش لە ماڵە خۆی دزیەوە بەلاکێ کچی ئەحمەداغا شێ دێشتێنێ وە چاکەمی بچم با شێر بم شتێنێ نەمێنم ئەگەر ئەو نەمێنێ لە پاشوی مەجبورم دەکەن و سێندم لێ دەکەوێت دەڵێ هات تەماشای کرد ئەو ئەحمەداغا لەوێ گیان خوێنابی لەوی وایە ئەحمەداغا شێر شکاند لێوی شێری کوشتووە دەڵێ یاخدا لاو بم ئەو شێری کوشتووە و شێری ژەوی شکاندووە ئەما بزانم تۆ خواکەی نێر بوو یان نوێ بوو دەڵێ دەستی بە دێخۆنی ترازان جمگەی دەستی کرد لەسەر پشتی شێری لە بن لاسێ کتێشێک عارەبانی بەدەست گرت لاسی وەزدی کەوت لێی پرسی گوتی ئەدی شەش مانگان دەڕەوەتوو بووم بۆچی خۆت دەمن نگان هی عەفیە و جارێک ئاوەکەت بەرەو پژوێدان نەدێژۆت ببینم جا دەڵێ بۆیە نێو لە قوڕی خۆینا لاسە شۆڕی باوەکی دەڵێ عەرزی بە خزمەتت دەکەم سواری ئەسپی بوو کەوڵی شێری بە پێش کۆزینەوە کرد کە لێ شێری بەسەری ڕمبیەوە کرد کچی لە پاشکۆرە خۆسوار کرد و هاتەوە بۆ نێو عێلی شەش عارەبان چەند ڕۆژێکان لەوێ ماوە لە پاشان هاتەوە وڵاتی باڵەکان جا دەڵێ کچێ شێخ عارەبان لە وڵاتی باڵەکان وەختێکی عامی لەبوو ئەگەر لاز بەوەلەد بوو نێویان لاسە شۆڕی باوەکی چەند وەختێکی لەدەست دایاندا بوو لە پاشان عمری بە 7 ساڵی گەی ئەو جار دەبەر خوێندنیان نا عمری بە 12 سێڵدەی گەی ئەو جار ئەحمەداغا کونجی قەناعەتەی کرد لەگەڵ کچێ شێخ عارەبان و لاسی کردە ئاغا حکوماتی باوەکان لاسە شۆڕ دەیکرد ڕۆژێکی لاز لە دەرچێ بوو لەسەر برجێ ڕاوەستا بوو دەڵێت دەروێشێک یاهوێکی کێشە ئەوەندی بەدەستیەوە هادوێدا دەروێشتی بریان لاز هەنیە و نێوبانگم بیسا قەتم نەدیبا کتی بۆچی مان دەروێشت کتی بەخۆتەوە بە و لەشکر و تیپ و سپاوەندی هەتا بە کارەکەرێکی خەزاڵە شۆڕە مەلا نەبیان نابێت جا دەڵێ ئەو قسەی دەزدا مەراق بوو نێ دەزانی خەزاڵە شۆڕ لەکوێ و لەکوێنیە خەرج چی وڵاتێکی ئەو دەروێشە لەکەر خەزاڵەش ئەوای تاریفی لاسی کرد بوو ئەو لە قسەی دەزدا مەراق بوو نێ دەزانی ئەگەر مەغلی لاسی لەکوێ جا دەڵێ ڕۆژێکی لە ڕەوەی لاسی 2 مای نەهاتنەوە لاو دەغەزەم ڕاچوو کتی چی هەیە بتوانێ لە ڕەوەی من ماینان بەرێ عالەمی بڵاوکردن پەراگەندێکردن 2 وا 3 وا 4 وا کتی ئەو جێمانوی لێ بەسەرگرتەوە قەرار بێ خاچی دوتلەکان ڕابێن بەڵێ جا دەڵێ یەکی جحێڵ و یەکی پیر پیاوی لاسی پێکەوە بوون بە ڕەفیق بوون بە ڕەفیق و گەفتیان بە گەڕانێک دەڵێ زۆر گەڕان زۆر وڵاتی گەڕان زۆر ماندوو هیلاک بوون دەڵێ لە بەندەن و شاخان وەسەر کەوتن بەسەر هۆبە هەوارێکی داکەوتن پێوان بوو 10 آخر زەمانە قەتیان جێوان نەدی بوو دەڵێ توش کابراکی بوون لیان پرسی کتیان بابە ئەو هۆبە هەوارەی کێیە کتیەوە هۆبە هەواری خەزاڵە شۆڕە مەلانەبیانە خەزاڵە شۆڕ کچێ مەلانەبیە مەلانەبی و مەلا داود برا سەردان عێری سوچ و زرار و ڕەم قوڕبەن و ماساڵ و غەیلانیانن جا کتێ دێمە لە کوێ میوان بین کتی بچن لە لامێردانی خەزاڵە عیبارەتە لە دیوەخانێ جا دەڵێ ئەوێ شەوێ لەوێ میوان بوون هیچ میوانی دیکەی لێ نەبوو خەزاڵ لەو دیوەڕا بانگی کرد کتی ئەو میوانە چێن لەوێ دەبێ بزنێ بدە کتیان وڵای کابراکی پیرە و قوڕە جحێڵەت دەڵێ کتیان وەڵڵا ئێمە فەقیرین و پارۆنانێکن خواردووە هیچ نازانین و دەڵێ خەزام کتی قابینە وڵاتی مەوە دەستورەن هەیە هەر میوانێکی بێ دەبێ بزنێ بدە کابرای پیر بە هیچ حێڵی کرد کتی قامێکی بڵێ کتی وەڵڵا من نازانم کابرای پیر کتی یای خەزاڵ ئەگەر میوان بزنێ بدا خانەخرە شەوچەلەی لەسەرە کتی بەڵێ قامەکەت خۆش بێ شەوچەلەت دەدەمێ بەڵێ جا کابرای پیر ئەوە لەو دیوەی ڕادەست پێ دەکا و خەزاڵێژەوە گوێ بۆ ڕاگرتووە
كيبون برمامر دسبيد الله خضع بصري تسرم لي شادرم لجانا قائمتي لجانا جانا وقتايكي ومن وراء ذكوتم لولاتي باور كانت سند محول لذا ما ذكرام لدوا ما إنانا وصد ذكوتم الأوان بريدان خم هلد ذا الجوان نبيانا هما ذو ذميدا وصد ذكوتم لشصاني عظيمته أقول قرانا بصره بو هواري تودا ذكوتم لمن وعي عشر واخر زمان مصوري هل هذا شو بو فراد كرانا دو ذميدا تلزبون ببيانكي مظلوم أما وكخم بصدمان بصري زباني بليذا برسيدا كذباب موهوب وهواري شيء قناهاتو ما أوام واتانا دي كذباب مناظاني ووهوبو هواري خزال شور ملعنا بيانا دم كذباب منابا ودم لشيب موامي وانا دي كذهرو لا ميزاني خزال زيقا شاهو ميرو بقلرانا خزال أتاولد أترسل لصربي سوشان سوانا رصي تاولد خياتي كو حلبو مثل شامو ديار بكرو يسبحانا أما الذي وخالد رخاون بيلصد فرشي خارع خراسانا داداون كرسي وصندوني شام غازي لويك بيسن ديوانا للعائشي كاغل نوسينا على العائشي مولدانا أما ولد بتندن قد منو عايا دنيا خلاد بين انتظاني أول توضي رقاي مرومي قلانا خلمي يقلبني جم بيدا دبو لمنو عايا قطاري آرونو خارون يا بقاري عزيز عدشت خواري ننتظاني أما خوش خرمي خطوقو تلسمو قواري وكرمي شيدا واشنق بيديانا لدرشي تاولت بصونا وسلماني هم حلتي يعرب البرنقاري كلك لسر سوانا لدولة الخيوتي عاشقان من عزيز ومير بداغو واحمد آغاي سلسي ومن دي فقه ويسي هذا قال خيوتي خير رشيانا أما خضع البصري تصدع واندي دي شل دولة بينابي بتاق ساعاتي شلاس شوري باركان هابيتو بيبيني حول بي جلد بي لميدان اشكندش خزم على كوي شرارو بيجانا وقر ميدل لسربي أما وعلي فاضر وجدي من لا صفر بودن يرمى هذا الخضع الذي ربانجي كريدا وقتي خالة ولو ديوي والله قامي خور نظاني ربانجي كلي برسي تيتو بياوي شيكتي والله بياوي لا سشوري باوا كانوا ماينين جون بول ماينان دا قرب كي ماينك بياوي من هنا يعني فلوشتو من أما ماينك أنا معون جالا سلاسك واتو هندي تاريخ دكي دواتو بيبيني هروش الناميني دواتو والله دزاني بيرم بطاقتم زور الماندوم والله تنقراهم لدبشان هتا بشي كد مدحي لاسي عرستك كتير داي بيلا بزانم سيا زانرتي بيك دوا في هذا خضع البصري تسرم لي شادو من لقلية قائمتي لقلية وقال وتولى برسي هذا العصر شعري بالاتشيا قري واحمد غشار زورية نوي من صوفية أما وقرور دي تدريل بالجبنة والشمقة أخويد لو عمبولين دولوية لاذي تصر قلو برزو فنزل عن درواني بحكمي دوربيني هذا دواء دخل ثمي ترومي أخرام بويدين ندري هكذا خبر الشيعة وبالبرنقاري لبي عصا بحرية دا برشتي كتاوزيني كي مرصاية بتنشتي دا بداونا وجوتك أو ذنجي أوضوث كارية تنقو برتنقي بلغارن دان اللغاوي مرواري البيجوية ماني قايم كردو قلق طريق التاوسي ناصري على قواري دا حوري لصد صدانا وبعضي كيسي تو كيسي قلاتي لويتينو برسيا هلا تذكر يظيني دانا ورم بيتي حزق في لوي سربا الصيرية بتنشتي دا بداوة وشيرة لاهوري هلا بي عصرك وصمي سرية صاصا غيهاتون اخواري هندي كرتني هندي الجن هندي شرابيان لسر عزي هذا شاني دا كوانيشي خاصلا
هذا قصة بسوسواتيري سرب الرهلي ماريا دبدي دازري شي عقال قيتغنا بريلوي عصدا ودي بدستي وياتي اما تاوي شي كرغدني تغنا بريلوي بيصيد خوجيا اما سريا وياتي ترشدي فرزو عيلوي عصاك والحسيني ادبري ذاك وباتولي شي اسكلا قد قضيلة بينصا زيري كنتريني هذا برشتين برشتين چي شاوي ترمي لوي عصا اسطنبولي هذا بر برشتين تقاندو خنزري چي قرى خراساني لوي دا سجني روية اما هاي چشاو جو تكسك مبلي قداري لوي عصا حاميدي هذا قولي دازو تكتازي هواتي هو امدر كل لوي دم عاوردي بدائم لدواي درون هادو صدصان ستيزي حيرا ستير لين سبياها اللصين يبورا كتيدا قلدع بايدة شيوية بدائم قلابي بلا سريوا أخو في خداي نبي أخو فيه عبداني لكنية أولا دبشان بشيك متحياس شوري باوشي عرس كذي بصري زباني أدزاني أما بيرم بطاقة سيدي كم اعتقدني بەڵێ زادەڵێن گەرەوەی کورد خەزاڵ ئاوری تێبەربوو هەر بە تاریفاتی کابرای پێ قەرارنەوە بێ بە وەعدی 15 ڕۆژی وەچووەگەر لاسم بۆ بنێریە ئێرە سبحەی نەزمای دوو ماینانت بۆزین و لەغاڵ دەکەم و بۆی بەرەوە ئەگەرچی درۆشی دەکرد خۆمانیوی نەیە نابوو پێگەڵا بڵێن لاس پیاوێکی کردێەوە دوا ماینان دەکەوێت تێرە چاوم پێ دەکەوێت سبحانه ودوم عن بودين زين الغاو كن وسوار بونو هاتنوا بولاس دور بدور بين بياو كي قساو بيكوسن بياو كي ناصين في اول غي مني جال اخر كم عينان بسر كدونوا او دوم عينان يا فراندون يا دزيل انه هنا يعني هاتن دابزينو دوا روسيا كنكتي او ماينسيا كامرا بيكتي ما خراب يا قال خونا ما يكلزن خواز بینم بۆ دەگەڵ ئاشتێنم بۆ دەگەڵ خانزادەخانی هەریری دەکەی کەونە بێوەژنێک مانی تو پیاوی خەداڵە شۆڕە مەلانە بیان بردبوونی و ئەو دومانەی داومێ لە باتیان بۆم هێناویە و مانەکەی فرۆشتون قەراریشم دەگەڵ داناوە بە وەعدی 15 ڕۆژی دی ئەتوو بچێبێ جا هێندەی تاریفاتی خەزاڵەش کرد لە ئەندازە بەدەر جا دەڵە شەوێ لاس مجلسی گرت و تەکبیری کرد کتی چۆن بچین یەک کتی دەچینەوە لێ دەورەیەتی دەیکوژین و خەزاڵە دێنین دێنەوە هەرێکە قسێکی دەکرد یەکی پیریش خزمەتی ئەحمەداغا دەکرد پێت و هەستی لەشکرکەشیە بکەی و بچێ پیاوەکەت کوژە 100 خەزاڵە دێنێت ناوەڵا لیباسێکی کەسیفی شوانانە دەبەر بکە و بچۆوێ ئەگەر دەو لیباسەشدا پیاوەتی خۆت بۆ کراوە پیاو بووی پیاوەتی خۆت دەکەیت ئەگە بۆشن نەکراوەرەوە کەس ناوە لاستۆتەوێت جام بچێت و لە جێی من بەتا من دێمەوە هەر کەس ببێت و تەکانی ئاخوانەوەش بەکارێ پێسەری ئاخن داڕان کوچۆڵێکی بۆرەکەی جوتێک کەڵاشەی هەورامانی ئەغەبانێکی لەسەری بەست و تەکبەندێکی ئاڵتوونی لە 1000 زێڕی لە بنی باسیەوە دەپشتێ بەست و جوو نامسەر کە پەنیرێکی دەباغەڵێ ناودەستی لا گۆچانێکی لایدا ڕۆی دەستی بە گەڕانێ کرد دەڵێن لازەگەڕ ڕۆی لە وڵاتی باڵەکان دەستیدا گۆچانێکی ڕووی دەبەندەنان وڵاتان کرد دەڵێن زۆر گەڕا هەتاوەکوونی هۆبۆ هەواری خەزاڵی دێوە تاوڵێکی گەورە لێنێ تاوڵان هەڵدرا بوو چوو لە بنلاپانکی دەرێ دانیشت کابرای سەعەماڵ هاتە دەرێ وتی کوردە لە چ دەگەڕێی تۆڵان شوانێک بشتەی چی وا بەدەیکەم تۆخوا پەرستورە بۆ مەلانەبی چاکە دەڵێ بردیەکن مەلانەبی لێ پرسی کتێوە چێ کتێوەڵان لە شوانێ دەگەڕە کتی بینێ دەکەن خەزاڵە شوانی بەرغەلێن کەمە بابینێ لەسە بەر بەرغەلێ دەڵێن بردیان بۆکەن خەزاڵی وەک تاو سیمەز سەترێن گاوتە بوو دەڵێن گە لاس چوو چای بە خەزاڵە کەوت لە قانچی پێڕا تا تۆ قسەری تێ فکری عیبی لێ هیچ تێدا نەبوو دەڵێ کتێوە چییە کتێوە مەلانەبی نادوێتی بینێنێ بەر بەرغەلێ دەڵێ کتی نانی بۆ تێنن با بڕوە دەڵێ ڕقام بەرغەلێیاندا هەتا 15 هەتا 20 هیچ سەدانە بۆ قاسیری لە ڕێیان لە شەقامان داناوە داخوا کەنجە لەشکری لاسیوە دەردەکەوێت
دەڵا ڕۆڵێکی کوتیان کوردەی بجێڕنەوە دار نەماوە بابستە دارە دەڵا گولیسێکی سێڵ دەباڵەوە گولیسی عەرەبەی شارێرانی دانە دەستێ ڕۆی دەڵەگە ڕۆی نەبیرێک نەتەوە داستێک نەتە شوێک هیچی نەبرد دەڵێ ئەو سپێک دوێنی کوێستانێگە ڕۆی دەبۆیە وەندی لە خوپی پێ لەسەرەوە بۆ ئەندە سێڕە غوڕیشە لە بنەوە دێنا دەبێت کۆڵەکەی لێنا تەنگا تێلەکەی پشتەوەی کۆڵە پشتەکە گە دێناوە نەگەیشتەوە تەک بەندەکەی لە پشتێک کردەوە لەسەری گولیسی خست هەتا پشت چاجێ دەڵێ لەوێ کۆڵی دانا خەریک بوو ئەگەر تەک بەندەکەی لێ بکاتەوە قەلەواشێکی خەزاڵە چاوی پێکەوت تیا خەزاڵ ئەو کوردە تەکبەندی لە هەزار زێڕی لە بەندی باسیەوە دە پشتەیە لەسەری گولیسی خست بوو بۆچی خەزاڵ شتی لێ پەیدا نەبوو دەوە کتێوە شوێدێکەمە گەڕە لاوژە شوان و گاوان و مسکێن و ئاشق و هەمان لە ڕیز دەدا کوردە لە تەویشتە خۆدا دنێ هەچ کەسە بەندی خۆ بڕێ ئەمیش بەندی خۆ دەڵم ئەگەر لاس بێ دەتوانێت جواب بداتەوە ئەگەر لاسیش نەبێ باگەلێک نانی خۆگە لە شوانی بکات داڵەوە هەمووی ڕیزکردن شەوێ هەچ کەسە بەندی خۆی کورد هەتا نۆرەگە یە خەزاڵێ کوردە شێوە لە تەنیش خۆدا ناوە شێبوو لەبەر خەزاڵ و خەزاڵ شۆڕێ مەلا نەبیە دەڵێ سەرم لە ئێشا دەڵم لە گریا قایمەتی لە گریگریە سەری کوێستانە بەتەمە قەتاوێکی ڕووی دەڕوو ناچی نییە دڵی من چەندی لە غەمە لە ئێشە چەند قەتاوێکی ڕووی دەخۆشی نییە ئەوەمێ قەول و قەرارم دانابوو دەگەڵمان بردێسپیە بە وعدی پازدە ڕۆژانە و لاسیوە من لێی دەپرسم کوڕی وەحمەلە ڕێشارە زووریە ئەمانەوەی میرسۆفیە قاسیدم داناوە لە ڕێیان لە شەقامە لەوان بڵیند و نەویە لە هیچ وڵاتە سەر و سۆراغی نییە ئەما دەبەرمدا کاسێکی مەڵحەمکەتانی لەوی داراییە لە بەرۆکەم دروست 124 دوگمە دوڕن لەعل المەرزان یاقوتن هێندە گوردە بازاغڵیە دەبن ئەو کراسەیدا پاوانم کرد و جوتێک زەرمەمیە بەو خودای بێ شەریک و بێ مەکانە دەستی هیچ کەسی وێنە لە کەوتیە کوردە بەشقی خودای وەگەروەت و لاسی هذا حەلە حەدیدەنیوە شەوێدا وەرە هەڵگرە دوگمەی بەرۆکێم لە نێسنگ و مەمچی من بکەوە بەزم و ڕەزم و سایەحەتیە وەگەروەت و لازنی سبحەینێ سەری خۆت هەڵگرە چکارم بە شوانی و بەرخەوانێت و هانی دەوەختیان کوردە دەی بڵە کتیجا چ بڵم با بخۆم قامان نازانم و قەتم قان نەکتوم و پیان خەزاڵ بۆ خۆ بڵێ دەبێت توش بڵێ ئەوە گەڕە لاوژەیە ئەوە پێڕۆفتی کاری خۆی دەکرد جا کتێکە بڵم مەکە بڵە ماشق و ماڵە مەلانەبی و خەزاڵ و هەروانەی لە بە چاومەرەوەی دەزانم دەنامەرە شوانیم کردووە دەوە خەزاڵ کتی هەرچی دەڵێ بڵە کتێکەوانە بڵە ماشقان بە بزوتانم کوێریش دەکرد کێتر شوانی من نییە کەس گۆشت پێ دەخراب پێ دەکەم ئەوی دەزانم ڕادێ ئەوەی بڵێ جا دەڵێ هەستا و دەستی پێ کرد تاماڵی دە سۆفیانە لە ماڵی دە سۆفیانە تاماڵی دە حاجیانە لە ماڵی دە حاجیانە تاماڵی دە زوراریان هەر لە ماڵی دە زوراریانە تاماڵە خەزاڵ و خەزاڵە شۆڕێ مەلانە بیا سەر بری بەبری خودای باوەمە ڕزقامەم بەدارێک و نەمامێکی لەوی قەیسیان هەرشین ببان لە کەندان و لەندان و گۆڕیلکە گۆڕیلکەی دەزەویان ئەما تەمەحیان تێکرد بام و بڕی بایانم بیانا ما ئەدەز وەستایەکی دش پەسەندی کارچاکی هەلەوێ دەهیندیان بیداما ئەبەردەمی ڕەندە و کوشتەریان هەڵی هێنامان بە مشارێکی تەسک وەکو پەڕی خاسەسیان بیان کردبان بە تیرێکی خاسەڵنگ وێیان خستەمان پەیکانێکی سەر بە ژەهری ماریان بیاداما بەدەڵاوچێکی بەڵەت بە قووەتی باسکان بە هێڵی دەستان بە حکمی سامان هەڵی دابام
بۆدا گەڵا گۆرانگا سەری کێرەشینی قوچی خەزەنی حەسارە سەکان گۆڕە سەر سووری بەدی تەشیڕەسان لەوێ پێیان کوشتبام داچی بەران و پیرە نێریە کێوی ئەن لەوێ کەوتبام حەو ساڵان لەسەر کەڵە قوڕەمەند و بەدی لە شاڵە بەگیان لە دوایە بەسەرمدا هاتمان عێری میر عەزیز و میر بداغ و وەحمەدا غایدە سوورچیان کیژۆڵەی ناسک بەدەن و شل و مل و کەڵەگە تومەمە خڕ و چاو قەژاڵ و بەخاڵ بە پەنجەی ناست و پڕنگستی لە هەڵیان گشت پامایەوە و ئەمما لەبەر پشتێنیان چەقاردبان بە دیاریان هێنابان بۆ خەزاڵ و خەزاڵە شۆڕێ مەلانە بیان خەزاڵک بڕەکەم تێفکری بابەوان چاوی دەڕۆژ بەنگیان لە دوایە بیدابان بەدەست وەستایەکی دش پەسەندی کارچاکی لەوی دەجوندیان بیکردبان بە کلکە تەشێکی خاسەڕەنگ ئەوێیان خستبان سەرکێکی خڕن و کێلەوی لەگا کێویان بیاندابان بەدەستژنە دۆمێکی گەڕی دەیکرا شینکەوی حەیای لەوی گەرمێنیان بیگەڵابام هۆبە بە هۆبە وڵات بە وڵات و ماڵی دەخێڵەکییان بە هیچ کەڵ نەکڵابام هەر خەزاڵ بۆ خۆی بکڕێمان بەوان وردا ئەشرەفیان بەڕانی نەرمول و سەد حەو ساڵانت پێڕستبام ڕان کوچۆڵەی کوڕەمی تووتیان لە دوایە پێڕستبام ڕان کوچۆڵێکی کوڕە باڵێکییانەما پاشی ئەو ساڵی لێ ڕقەلی هەستامەم و بە ناوچێ کەوشەدابام بە دوو لەتت کردام هەوڵدابام بۆ سەری بە سۆڕێ مێرگە خڕکەڵێ مێرگە چووکەڵێ مێرگە پانکەڵێ حەسارە سەکران قبری مەڕێمۆڵە بەرخان لەوێ کەوتبام لەوان بڵیند و نەویان پاشی ئەو ساڵی لێ هەڵی کردبان کردێک با شەماڵی وردە وردە نەرم نەرم داگەڕابام لە خیزۆکانە ماگەی بامە سەر چێنکە چێنکەیدا ئاوێ لەو دەمەی با تەڕەزنی ئاوێ مێ کەوتباگەی بامە سەر چاتی دەکانی ئەم بە حکمی پاشای لەسەر لەوێ ڕزقابام بەدارێک و نەمامێکینەوی شۆڕە بیانەما شۆڕە بەم هاتپانە خوارێدان گرتبا کەندان و لەندان و گۆڕیل کە گۆڕیل کەوزی هەواری دە قەدیمی ئەن لە بنلی چێکم دانیشتبان کراوەش و چارە و کەسپی دەزوودیان لە بنلی چیدی کەم دانیشتبانان قەزێڕ و گوارە زێڕی پشدەری ئەن لە بنلی چیدی کەم دانیشتبان لەرزانەداری شینکی والانی ئەن لە بنلی چیدی کەم دانیشتبان کەڵەگەت و چاوەکری پشتن شلی سوێستنی و سەردەشتیان لە بن لە چیدی کەم دانیشتمان دراو لە بەرۆک و شەدە بەسەری دەبانەی یان لە بن لە چیدی کەم دانیشتمان ساساهینهینی دەرنەسە قزیان لە بن لە چیدی کەم دانیشتمان چاڕۆشکەڵە و خڕکەڵەی بۆکانی و محاڵیان لە بن لە چیدی کەم دانیشتمان کەڵەگەت و بوزەڵێ لە بەری لە شارێرانیان لە بن لە چیدی کەم دانیشتمان تەقیرە لە پێشاوار خڕخشتی دە سابڵاغیان لە بن لە چیدی کەم دانیشتمان سایە لە بەری دە بڵماسان لەگەڵ تاڵ بە سەریدە هەرچیان لە بنلکی ناوەندێم دانیشتبا بە تاقی تەنێ خەزاڵ و خەزاڵە شۆڕە مەلانە بیان خەزاڵ بە سەری تو سوڵحی بیست و چواردە وەتان کرا تازە سوڵحی من و بەڕدێن شینەکە ناکرێت لەسەروان چوار ڕۆژە بارخەوانی بەڵێ جا دەڵێ خەزاڵەکە بۆی مەعلوم بووەوە لاسا دەڵێ ئاشق و عالەم بڵاوەیان کرد و کتی دەبێ نابێ بستە بەرمەڕ و بەرغەلێ دەبێ بێ لە دەرکی تاوڵی من بنوێ ئاگام لێ شەوێ زۆر وریایە ئەگە سەدەوە ڕێو دەردەپەڕێ بەڵێ جا دەڵێ جێگایان بۆ لێوێ چاک کرد و بانگی لاسیان کرد دەڵێ لاس ئەو قاپوتی ئەگەر پێی بوو سەری وەسەر کرد و لێ ڕاخشە خەزاڵی چاوەڕێ ئەوەی بۆگەر لاس بێتە سەرجێوی دەڵێ وردە نەخۆشیەکی هاتێ لێوە لە زێکی گرد لە خەزاڵەتیە لاسی جارێک بە دوانە دەشێلا جارێک بە سیا جارێک بە چواران دەڵێ لە پاشان بە قەرەواش و کارەکەرانی کورد کتی بڕۆن ئیسراعەتێ بکەن ئەمی دەشکم بڕێکم خەو لێ بکەوێ دەشکم بڕێک بەدەنم هێدی بووە بەڵێ ئەوان ڕۆین دەڵێ خەزاڵیش وەک وەگەل نەخۆش ورەورێکی دەکا و شتێکی دەڵێ دەڵێ خەزاڵیش دەستی پێ کرد کتی ڕەنگە خەوی لێکەوتێ بابەندێکی بانکەمێ بەڵێ جا بانگی کرد چێبوو لەبەر خەزاڵ و خەزاڵ شۆڕە مەلانە بیە دەڵێ سەرم لێ شادڵم لە گریە ماشەڵڵا نەخۆشم جارێک دەمشێنم بە دوا جارێک بە سێیان جارێک بە چوارانێشی بەدەنی من هێدی نییە
ئایا شوانە گچکەڵی ماڵ بە قڕەگراوە و شەوان چەندە وریابووی لە کەوانەی مەڕوو بەرخیا و شۆ بۆچی جارێکی سەر هەڵایەنی بپرسی ئەلەمنی قەلەندەر و قەت کەس دەما و بەسەری زبانی ئەبزانی حاڵ و حواڵی من ئاو شۆکە هارچی دەڵێن نەبزوو خەناڵ مەجبور بوو هەستا ڕۆی دەرێ پێشی لێناو چۆ دەرێ دەڵگەت چۆ دەرێ ڕووی دە لێوی قاپوتەکەی بۆگە لەو لاڕەهاتەوە ڕووی دە بنەبانەکەی و پشتی لای لێوەکانی بوو دەڵێ خۆی دەبا کێشە دەڵێ بڵێکی عوزرخوایی هێناوە وەگەر نەمناسی و خۆت نەناساندووە و دەڵێ ختی ئەمن بێمە سەرجەی تۆ من شوانی بەرخەوانی بۆ تو کەماغاتی وڵات و مەملەکەتی حکوماتی خۆ بەجێ بێڵم ئەم بێ مەکنەت و بازا دەڵێ نەیزانیوە و بڕێکی عوزرخوایی هێنانەوە نەخۆشیە خەزاڵە توولانی بوو جا دەڵێ کاودانی دەژوورێدا بوو حەوت ڕۆژان نەهاتە دەرێ ئاشقان لە ژوورێ ڕا جاسووسان خەبەریان پێدا کوتیان بابە خەزاڵ کوردێکی لەسەر خۆلا بەستۆ شەو ڕۆژێت بەهەڵویدایە ئاشقانی نادیانە کرمەلا نەبی کوتیانەمە ماڵ و دەوڵەت و مەملەکەتی خۆن بەجێشتوە هاتوون لێرە عاشقێنیە دەگەڵ کسێت تو بکەیت ئامانەتداری وڵات و مەملەکەتی تو بکەیت کسێت و عاشقێنیەرەوە ێگە شوانە گوڵی بۆ دێنەوە ێوارە ێوارەیەکی دەستکە گوڵەکن بۆ دەنێرێت ئەلعانیش کوردێکی لەسەر خۆدا بەست مەلا نەبی نادیەکەن خەزاڵە خەزاڵیش تەکبیر بەناسی کرد کتی تەکبیر چییە؟ کتی تەکبیر ئەوەیە سێڵی مەفرەق دەلبادی درو بە سێپەکی مەشکێوە هەڵاوەسە عاشق بێن تیرەندازیی لێ بکەن هەرچی تیری لەو سێڵی ڕۆیە دەرێ واشکی بەڕاستی و لێرە بێ هەرچی تیری نەڕۆیە دەرێ دەبێ بڕوە ئەو زەمانیش هەر قسە سەنەد بوو سەنەد دەگۆڕەدا نەبوو جانەڵە سپەینێ سێڵی مەفرەقی دەلبادی درو بە سێپەکی مەشکێوە هەڵاوەسی و عاشقان زۆریان پێسەهل بوو جانەڵە عاشق ڕیز بوون و دەستیان بە تیرەندازیە کرد جاما بین سەرکاری مەلا نەبی و مەلا داودەگە برابوون هەرچی مەلا نەبی بوو سێکسی بوو ڕابی بوو خوبی بوو خەزاڵ بوو خەزاڵ لەرکان چووکتر بوو کوڕێکی بوو نێوی فەقێ ئیبراهیم بوو مەلا داودیش کوڕێکی بوو نێوی خەدر بوو کچێکی بوو نێوی ئەستی بوو لەسەر پشتیان کە خەزاڵیان لە خەدری مارە کرد بوو ئەستیان لە فەقێ ئیبراهیمی مارە کرد بوو لەبەر زاڵم و زۆردار و ئاشقانیان دەوێرا بیانگێزنەوە ئەسێ مەلا داودی و خەزاڵیش لە سەیری تیرەندازی ڕاوەستا بوو جانەڵێ عاشق تیران لە تیردانی بڕا هێندەی بیاوێنی وا بنبادەکەی دەبڕی وا بوو نەی دەبڕی وا بوو کاری دەکەی هیچ فایدەیەکی نەبوو لاو لەو لا ڕەهات بۆکەن خەزاڵ ئەوەستێ مەلا داودی هیوە تیر و کەوانێکی بۆ من نانە من تیرێکی باوێ جانەڵە کتیانە تو کەنجێت تیرزانیوە بیاوێ ئەتۆر شوانیت کردووە دەڵێ کتی خۆزەرێ لێ ناکەوێت جانەڵە مەلا داود تیرکوانێکی حاجی بوو نادیان بۆیان هێنا مەیدانێک لە پژە عاشقان دوور کتی لاسن لە ڕێیە ئەگە عاشق ئاوڕیان داوە کوردە بوو ئەوێگە بڕێک حاڵی بوو دەیزانی کتێوە شێرە دەوجەڵ دەیدا بازێکانی لێ حاڵی نەدەبوون کوتیانەوە کوردێکی بێعاقڵە هەوای خەزاڵە لەسەری داوە داوە لە ڕێی لاتونەگە کەوانی کێشا تیری بەڕەڵا کرد لە سێڵی مەفرەقیدا لەو دیێشی پێساڵک عەرز دڕی عاشق قەراریان کرد بوو بڕۆن تیان دەڕۆی چونکە قەرارن کردووە ئەمما دێینەوە ماوە مەلا نەبیش تاوان دەکەین و خەزاڵش بەیەخسی دەبین و کوزەش دەکوژی ئەوان ڕۆین و لاسی لەوێ ماوە وەختێکێگە لەوێ ماوە پاش سێ ڕۆژان خوددا حافیزی لە خەزاڵە کرد خەزاڵیش قەول و قەراری بۆ داناکتی بۆ وعدی ئەوەندەی دەبێ بێەوە جانەڵە دوو نابسەر کە پەنیرێکی دەباغەڵێ ناو دەستیدا گۆسانی و ڕەبەندەنی نیشت تەوە ڕۆی دانیش لە جێیەکی نانەکەی خواردکینواتی سەری لێدا ئاو لە بن بەفران داهاتە دەرێ دەڵێ ڕۆی ئەگەر گەیشتەوێ ئایا پاتەوە گوڵ هاتبوونە دەرێ هەموو گوڵی یەکشەوە بوو گوڵی دووشەوەیان دەگەڵ نەبوو دەڵێ دوو دەستی گوڵ هەڵقەندن کوتی بریا کەسێک با بۆ خەزاڵم نادباوە دەو دەمەدا هەرا هۆریا پەیدا بووە زانی لەشکری میرعەزیز و کاروبارن کوتی وەڵڵاهی ئەوانە بەبێ سلحا ئازانیوم ئەما ئیشەڵڵا تا دەمگەنە سەتی بە گۆسیانی هەر دەکوژم ئەگە زەنیدا کاروانێک دەهات کوڕەجی حەوەک لە پێشدا دەهات لەوی دەیکوونی دەکتەوە دەڵێ لاز چۆ پێشێکتی ئەو کاروانەی کێ کوتی کاروانی خەزاڵی لەگەن منوان دێتەوە کوتی مەقسوودی حەوی لە کەنجی حەوی حاصڵ دەبێ ئەو دوو دەستکە گوڵم بۆ خەزاڵە بۆ بەرەوە گە کوتی چێن بڵێ شوانە گچکەڵی خۆت
بەڵێدا دەڵێ هەتی لێ ڕاستە بوو بە هەموو دەماوی خۆی چوار گۆچانی لێنوشانی لاسیدا هەڕی پاوەکی لەو لاڕەدەی هەر ئاشقا دەڵێگە لەو لا ڕاهاتی بڕۆ لەبەر دڵ خەزاڵە ست پێ ناڵم کابراکی پیرگاکی بەبارەوە لێ دەخڕەکەوت بوو ڕەفیق مەسەری ڕان دڵستان دەڵێ کچی جوانە ئەو گام لەگەڵ دەرێنەوە دەڵێ لازڕاتە گا و باری بردی بۆ لێشتیدانە دەڵێ کچی توژا و دوو دەستکە گوڵم بۆ بەرەوە گە کوتی چێن بڵێ شوانە گسکەڵی خۆتن جوان چون کەوچاکەت لەگەڵکردم سەد شەقیشم یەک کە قەرار بێ بۆت بەرمەوە جا دەڵێ گوڵەکەی لێ وەرگرتم ئەو ڕۆی و ئەویش ڕۆی کابرا گەیشتەوە ماڵێ بارەکەی وەرجێڕام کچی وەڵایە گوڵانە بۆ خەزاڵە بەرم تاسیز نەبووی خەزاڵی لەگەل لاز ڕۆی بووە لێ ڕۆژێ نە قەرەواش و نە نۆکەر و نە خزمەتکار یەک نەیدەوێت خۆنی کەوێت دەڵێ دەو دەمەدا کابرای فەقیر چۆ توێشی کتیای خەزاڵهانی ئەو دوو دەستکە گوڵان بۆ نادوو کتی دا هەڵگین بە شەقات کابرا سەرەکەر هەڵگرت کابرا کتی لە حەیاتێ نە شەرەفت هەیە نە بۆ سەردار عێل دەبی ئەتوە قەلەن لێم پرسە بڵێ چێن کتی چێن کتی شوانە گچکەڵی خۆتن ئەگەر لە ڕێی توش بوو چونکە وەختی ئەگەر کوتی نێوی کوردەی لێگۆڕی نێوی نابوو شوانە گچکەڵە بۆچی دەڵەگەر وای بە کابرایان هەڵگرت و کابرا کوتینە حیاتێ نەشرمتەیە تۆ قەلەن لێم پرسە کوتی چێن کوتی شوانە گچکەڵی خۆتن لە ڕێی توش بوو کوتی وەڵام من لەبەر نەخۆشیە خۆ قەدەرێکە هەر ئاگام لە خۆ نییە خۆ بنە ماڵی مەلانە بێ و پیاوە دایناوە دابیێننەوە دەڵێ کابرایان هێناوە دەڵێ جوتەگایکی دا دووسێ مانگای دا هەڵدە سەری بزم دا و پێ شێش تەقالی گەنم دایە و بەڵێ کابرای کردە ماڵ باو لەوێ بێ بینە سەرکاری لاسی دەڵێ لازەگەگەیە وڵاتی باڵە کات چۆوە دەجەڵدی خۆی و ئەفتێکی بۆگە گردەبۆیان پێدەکرد لە دەستنەوەڵاغی شێخی عارەبان بووی زمانی بابی دەڵێ سوار بوو دەستە سوارێکی سەد سوارێکی دەگەڵ بوو ڕاوی دەکرد ئەو وعدەیەکە خەزاڵ بۆی دانا بوو ئەو وعدەی بڕێ دەسەرەوە چوو دەڵێ ڕۆژێکی خەزاڵ بە ئەستێمەلا داودی کورد کتی ئەستێمامان با بچینە سەر ئەو ڕێیەی بزانین کانێکی لێسە کانێ دادەنیشین بزانین خەبەرێ قاسیدێک شتێک کەسێک پەیدا نابێ دەڵێ هەرچیان لەسەر ڕێیە دانیشتن دەڵێ دەو دەمەیدا کابرایە بەڕێدا دەهات بە پەلە دەڵەفی بێو نەبێ ئەوە قاسیدا با بەندێکی بانکەمێ بزانم ئەگەر قاسید بێ لا نادەتەکردن و خەبەرێکم بۆ بەرێ بۆ وڵاتی باوەکان بەڵێ دەڵێ خەزاڵ بانگی کابرای کرد چێبوو لەبەر خەزار و خەزارە شۆڕێ منانە بیادەوە سەرم لێ شاندەوە من لە گلیە بانە کارێ هۆهۆی قاسیدا ئەبا من قاسێنەی جلدیە بەشتێ خدای لە ژووری سەریەوە تو لە شۆڕادێ و مۆچێ دەچیەوە گەرمۆر و ڕقەمی پاشات پێدەچی بۆ واتی سوورچ و زوان و هەڕم کوڕە بەنومان ساڵیە بەشتێ خدا خەما خەبەر ڕێیەکی بۆ من خەوە واتی باوەکان کرد لاسە شۆڕی باوەکیە بەسەری زبانی پێ بڵێ بڵێ دوێنێ ئەو دەمەی ئادەمدی لەشکری میر عەزیز و میر بەداغ و ئەحمەد ئاغای تورکی مەمەندی فەقێ وەیسی بەسەرماوە مەلا نەبیان دادا مەلا نەبیان تاوان دەکرد و خەزاڵیان بە یەخسی دەبردیە خەزاڵیان سوانیە سێکی پشبریندا دەکردیە خەزاڵیش بە پەنجەی دەخۆکە خۆکە جێماچی توی دەخوێنەدا شەتڵ دەکردیە دێکردوە گەر بمگاتێ چاکە ئەوەگەر نەمگاتێ ئیمن و ئێوی لە دنیاە هیچ فایدەی نییە ئەمما قاسید وەرە لا بدە بدەمێ چەندێک زێر و زێ و وردە بازاڕیە ڕێگاکە دوورە بەندەنەوە کوبکێشی هار برسیەتی بەڵێ دادەڵێ کابرێ قاسیدکی خۆم چەند ساڵەوەندار نەدام بێ وەڵای با دوو ڕۆژەڕە دوور بکەمەوە وەڵای خەبەری بۆ دەگەێنە دادەڵێ ئەوەندی بەدەستێوە هات خەزاڵ دای بە قاسیدی و قاسید ڕۆی ئەگەر گەیە وڵاتی باوەکان تەماشای کرد دەستە سوارێکەوە ڕاویاندا بە شیوە یەکێک سەر ڕاوە دوو تاجی دەڕستێدان باڵێکی لەسەر دەستێ کڵاوی بەلای سەریەوە لە خۆی بەدەر پێی وایە کەس لە دنیادا نییە
دەڵێ کابرا قاسید چاوی پێکەوت تی وەڵاهی ئەگەر چ لاز بن ئەوە لاسە ئەگەر لاسی نەبن هەر لاز نییە ئەما بانکەمەوەی لاسە شۆڕی باڵەکی تەسادف هەو نەبوو ئەگەر لاز بێتە خوارێگە لاسیش نەبوو دەڵێن کابراک بەڕێدا دەڕۆی قامی دەکوت جا کابرا قاسیدەوە دەست پێ دەکا و لاسی گوێ بۆ ڕاگرتووە شبو لبر خاصين كي زندية بعد كاري هو السراء سوالا مولانا صار بالعصبيكي محندكي كحلاني لبي بحرية هذا فرستها وذينيكي مرصاية بتنشتد بدالكي سيتوكي سيقلاتي لبي تينو برسية ما هلصيني فوركتي ذا قلدع بعد الشيوية في دعاية لتو بدر هيت كل الدنيا عدانية تو خبرت بينا قي وعقد ويني أو دمي أنا أشكري من عزيز ومير بناغو وحبلاغا سوتشي ممدي فقه ويسي بصر مالا ملانا بيان دادا وملانا بيان تالان دا كدو خضاليان بيقصيد دا برديا خضاليان سوالي يسريكي أبر برين دادا كرديا خضالي بپنزي دخلوكا قلوكا جماسي توي دخلوين دا شطر لكرديا دي كد وقربن قاتي تساكا وقرنم قاتي ئایمنو ئێوی لە دنیاە هیچ فایدەی نییە وەختایەکیە من بەرن پڕۆیەکی شینە لەسەر شانی ویە ئەما وەگەر دەڵێ نێو نیشانەی خەزاڵە پێ نییە گوێم بۆ ڕاگرە بزانن نێو نیشانەی خەزاڵە شۆڕێ مەلانەبی چییە ئەوە مەلانەبی سێکچی هەنیە چاڵابیەیەکیا خوبیە ئەوی لە هەمان گشکەتریان خەزاڵ و خەزاڵە شۆڕێ مەلانەبیە هەرچی ڕابیە نەبڵی دەنەنەویە هەرچی خوبیە أنا شلن الشبيه هرشي خذا صنامي خداي دقل بيت هذا هاتو تولى قرميني قرم سير بري انقاتو وانزلي سبيسيا أما هذا فيدا أبو زوتك وشين خربا ديلا صالي لوي كروشية دبلي دابو كراسي شي ملحم كتاني لوي دارائي پشتي دابو پشتيني شي پرویزی گلگلی لوی علی رمچیه بصری دادا ابو سارو چچی کتن قد پری میشه به قدوی تنگنیه دو زمین اسوالیه دکر به یخسیلی برن هوی دکر کذک با شمالی دیدا لدرو لعلولا و کلمرزان شمسان گوهران آتونا لما هذا ودمي دادو ميلني وسنقو ممشي دا ترازا خالق لني وسنقو ممكا ودا ذكوتي وزرو راستي منتو وخاوة هذا كذي مجيدي بلا لاستي والله كابرا هرانقل شوي لك النصبيت دنا وخالي تولدي بلا زاد الراوي بتال خذو هات اخواري واللي بدستي وهاد وخاصي لي داو دەڵە ڕۆیەوە ماوێت ئەوێ شەوێ دەستوری لا 500 سواری سوار کرد 250 لە ڕدێنیدا سپی ببوو 250 جحێڵی ساڵە دەڵێن بە شەو و بە ڕۆژ پێدا هێنا و هات دەڵێنگە هات ئەو هەواریەگە بۆ خۆی لێ بوو خەزاڵ هەوارگێزی کردبوو لەو دیوەی چوو بۆ ئەو دیوێ ئەوێ ڕۆژێ لیباسێکی کەسیفی دەبەر کردبوو هاتۆ سەر جێکۆنە هەواری لەسەر کانیە دانیشت بوو دەو دەمەیدا لوزەوی سواری لاسی وەسەر کۆنەواری گەڕان ئەگەر هاتن تەماشایان کرد عێر لەوێ نەماوە دەڵێن لاس کوتی کوڕینە گەرە من هاتوومە ماوە مەلانەبی لێرەیان هەڵدا بوو ئەلعانی لێرە نەماوت ئەمە ئافرەتێک لەسەر ئەو کانیەیە بابەندێکی بانکەمێ بزانم ئەوە چکارەیە لەوێ بزانم ئەو خەبەرە ڕاستە یان درۆیە ئەو خەزاڵی نەناسی خەزاڵیش ئەوی ناسی جاوە بانگی دەکە ئای کێبوو لە بەلاسی باڵەکیە دەڵێ هەبانگە کارێکی لێ لە سەرکانی ئەگەدن زەردێ خۆڵ بە بازنیە چاوبەنگیە بەشقێ خودای وەت و سەرت هەڵێن ئەمە قسێکی لە تو پرسیان بکەم جوابم بدەوە بە ئەساحیە لە مانگی دیدا لێرە بوو ماوە مەلانەبی لێرەیان هەڵدا بوو ئەلعام بۆچی سەر و سۆراغیان نییە خەبەرێک بە من گەیوەدا خوا و خەبەرە
معلومی اویان هیچ معلومی لبونی دڵێ خەزاڵ کتی حەقیەتی ئەگەر نەمناسێ من دەولی باسەی داو چەند ڕۆژان و شوانی بەرخەوانی پێکردو کۆڵەدارم پێناوە و ئەلعانیش تواری ئەسپێکی بۆ گردەبۆری پێدەڵەن 113 پارچەی ئەسلحەی دەعوا لە خۆداوە و 500 سواری زەنگی لەگەڵە و ئەوە خۆی لێ گۆڕاوە وە چاکە خۆی پێ بناسێنم جا خەزاڵ جوابی دەداتەوە ئەمە خەزاڵ دەڵێ سەرم لێ شان دڵم لە تاوە ئەمە قایمەتی لە تاوە تاوە ئەرێ هۆ هۆی لاوە ئەسەر لە هەڵێنە چاوت بکەوە بڵاوە ئەو خەزاڵی وەتو لێی دەپرسی لە سەرڕەنجی جاران نەماوە فەقیرە مەزلومە خراپی لێ قەڵماوە ئەمە قسە ئەگەر نەیناسی سواری گردەبۆری بووی 113 پارچە دەسلحەی داوایە لە خۆداوە 500 سواری زەنجید ئەلە پشتەوە ڕاوەستاوە ئەمما بەسەری تووەت و هیچت بەبیر نەماوە چونکە بابت باڵەکە و دایکت عارە بە دەو سەعاتەدا بۆیە هەر خۆت لێ گۆڕای بەوە جادەڵەنگە وای پێکوت کتێوە خەزاوە ئەمە عەجاب بۆچی بەتەنە دەبێت لێرە بێت دەولی باسە کەسی فەیدا بازا دەڵێن لاس چۆ خوارێ لێی پرسی کوتی مەزوح چییە بۆچی لێرە کوتی وەڵا و خەبەرم بە درۆ بۆ تو نردووە ئەمە ماڵن لەوەی بەو دیوێدایە سەعاتێکی مۆڵەتێ بگرە هەتا من دەچم خۆ ساڵ دەکەم ئەگە هاتی میوانی منی خێوەتی خۆ دەگەڵ هەڵدا دەبێت دەگەڵ تاوڵی من ڕستەیان تێک بخەی بازا دەڵێت چۆ حەو دەستی لیباسێنا گۆڕە هەر جارێکی دەبەر دەکرد و دای دەکەندەوە بدەستە لیباسێکی دیکان بۆ تەشکیل دەدا دەڵێ وەک تاو سیمەڵ لە دەرکێ ڕاوەستا و لوزەوی سواران بەسەر عێلی مەلالەبیدا هاتە خوارێ ئەو سەعاتان لاز ناسی کوتیانەوە لاسە شۆڕی باوەچی هات لاز لە گردەبۆری دابەزی دوورکەوتەوە و دەڵێ پیاوانی خێوەتیان هەڵدا ڕستەیان لەگەڵ چادرێ تێک خست دا دەڵێ مەجلیسی گرت لازەگە دانیشت ئەو 250 ڕدێن سپێگەوا لە ڕدەیندا سپی بوو دانیشت ئەو 250 جەحێڵە خزمەتی دەکرد دەڵێ کەزی عێلی بڕا هەرچی بوو هاتە دیوی خەزاڵێ کونەچیەک بە 100 بەنیوە گیر نەدەکەوت تەماشا بکەن و لاسی ببینن بازا دەڵێ خەزاڵ لەو دیوێڕا بانگی کرد کتی میوان دەبێ بزنێ بدە جا کتی مەمە میوان 501 سواری کتیە من هەرە تو دەناسم من نۆکەر و مۆکەران ناناسم کارم بە نۆکەران چییە دەڵێ ڕووی ڕدێن سپیان کرد کتیەوە پێچۆنە کتیوەڵا پێ چنیە خۆتونە چاوەشیم لە شاری چنی و دەڵێ کتی جەحێڵەوە پێچۆنە کتیوەڵا ئەگە لەمە دەپرسیێمە و شەو نەخوونی قوڕەشێلێن لەبەر خاتری دڵی تو خەزاڵەیە ئەگەرە تو بڵێ وەمە دەست بگرین و هەڵپەڕین و چەپڵ ڕەزانێ بکەین لەوەی خۆشتر هەر نابێت جا کتی زحێڵ لە قەدەرەوەندێ وەرندانیشن ڕدێن سپی هەستن خزمەتێ بکەن دەڵا ڕدێن سپی هەستاند و زحێڵی دانا بەوەجا دەڵێ ئەوە بۆیە بۆ کوتی گەڕە لاوژەی وانێ چێ بکە میوان دەبێ بزنێ بدا هەموو کەس بزانێ ئەوە کوردەکەی ئەگەر لەوێ بووە ئەو کوردەکەی ئەگەر لەکنی بووە هەر ئەو لاسە بۆ لاسەشە ئەو کوردەکە بوو خەڵک پیان دەپرس سەرزەنیشتیان دەکردیان کرد چەند وەختێکی کوردێکی لەسەر خۆدا بەست و لە دوای کوردەر لێی داڕۆی هەموو کەس بۆی مەعلوم دێگەلەوە کوردەکەی و هاتۆتەوە جا لاس دەست پێ دەکات لاس دەست پێ دەکات ئەوە ئەوانی لەو دێگویان بۆ ڕاگرتووە چێ بوو لە
بەلاسی باڵە چییە بانگ دەکا خەزاڵ و خەزاڵە شۆڕێ مەلا نەبیە دەڵێ ئەوێ دەمێت هەر لەبیر بێەوە من وەگەر دەهاتم بەلی باسێکی کوردیە چەند ڕۆژانم بۆ تو دەکرد شوانی و بەرخەوانی ئەو شەوەت هەر لەبیر بێ وەگە گەڕە لاوژێت بە ئاشقان دەکرد و بەندێ کرد بە من دەگوتیە ئەمما ئاشقان دیان نادەکرد مەلا نەبی وە توش تەکبیرت بە من دەکردیە دەم کورد فێڵی مەفرق هذا البعض درو أما عاشقان تيران دازي لبكن هرشي تيري لو سيلا روي ذري عاشقي براسي عاشقان تيران دازي عن ليه ذكردو تيري هسكس كاري قد ندبو أو من تيري كم داد على سيلي مفرق لديهم بيسانك عدد الريا عاشقان بحر الشوق ودروين ديان كدين وتالان دكين أما وملانا بي كردز دكوجي خزالز دبين بيك زاريا پاشی سێڕۆژان لە خزمەت تۆ ڕێدەکەوت ڕوون دەکردە شوێستانی عەزیم و بڵیند و نەویە ئەمە ئەوە من گوڵم بە چادەنگاچم گوڵی یەک شەوەن گوڵی دوو شەوەیان دەگەڵنیە دوو دەستکەم گوڵ هەڵدەخەندن دەودەمەیدا هەرا هۆریایەکم لە بنی گوێ پەیدا دەبوودەم کل لەشکری میر عەزیز و میر بەداغ و ئەحمەد ئاغای سوچین ئەمما بەبێ ئەسلحەی ئازانی وم دەم کورد ئیشەڵڵا هەتا دەمگەنێ ئاسەتی دەکوژم بە گۆچانیە دەودەمەیدا کاروانێ گۆ دەردەکەوت کوڕەجی حێڵک لە پێشدا دەهات ئەمما سوالم لەوی دەکردیە لێکۆی کاروانی خەزاڵێ دێتەوە لە گەنمی نوێیان ئەمما دەمکرد ئەو دوو دەستکە گوڵم بۆ خەزاڵە بۆ بەرەوە بە دیاریە ئەمما ئەی سێ و دوو تێنە دەکردم چوار گۆچانی دەدام لە نێو شانی ئەمما دەمکرد بڕۆ لەبەر دڵی خەزاڵێ هیچ تەمبەوینە دەگوتیە دەودەمەیدا کابرا ئەچی پیرم دەری گا و بارێکی لێدە خوڕە دەکەوتیە گا و بارم بۆ دەردێنا ئەو دوو دەستکە گوڵم بەویدا بۆ نادوویدا خوڵا گوڵانت پێگەی ونیان پێت نەدەگەیشتی جا دەڵەوانەی لەکە خەزاڵە بوونە کچۆڵم چۆڵە کچەتی مسەتیوانە دەڵە کوتیانەوە کەنجێ گوڵ بوونەوە هەر گوڵی سەرڕێ بەڕێیان و قنچکە جەواڵی کاروانیان دەیانگرێ و تۆزی ڕێگای مەڕومێ گەلانیان لەسەر دەکەوێ ڕۆژێ شوانی مەسەر دەستە گوڵی وا دێنەوە و ئەوە نەگوڵی مێرگە چەکۆی نەگوڵی مێرگە شەکۆی نەگوڵی مێرگە چڵ بچووکەڵێ و نەگوڵی چلپلەی حمانێ و ئەو گوڵانە کەنجێ ئەوە بە دیاری دەشێن و بە سەوقات ئەوانی مەمزوریانەوە بووکتیان لاس پیاوێکی کەلەیە دەچێ بۆ جێ مامەڕەشە کۆڵی سەرسەری دەباشی لەو جێیە لاسی دەکوژە لە کۆڵ وڵاتی دەبێتەوە دەڵە خەزاڵی لەو دیوێ قسەی چ لە گوێەوە بانگی کەمسی شەوچەلەت دەوێیان پێت بڵم گوڵەکەم پێگەیونیان نا وەڵای پێم خۆشە بزانم پێت گەیونیان نا بەڵە جادەڵە خەزاڵ لەو دیوەڕە جوابی داوە چێبوو لەبەر خەزاڵ و خەزاڵە شۆڕێ مەلا نەبیە دەڵێ ئەو گوڵانێ بۆم لە دەنادن بە مامێڕدێن سپیە لە یومە دەگرتن دە شوشێکی بلورم ناون هەڕۆژێ سێزاریان ئادەدەم بە ئارەقی بەرگەردنێ بە خوناوەی سەری زولفانە و گوڵانە گەشن قەت گوڵێکی سیسیان دەگەڵنیە ئەو گوڵانە گوڵی سەڕێ و بەڕێیانن قلیت کە جەواڵی کاروانیان گرتیە تۆڵێ ڕەنگای مەڕووی مێگەلانیان لەسەر کەوتیە نەگوڵی مێرگە چەکۆی نەگوڵی مێرگە شەکۆی نەگوڵی مێرگە خڕکەڵێ نەگوڵی مێرگە چووکەڵێ نەگوڵی مێرگە پانکەڵێ نەگوڵی سپلێ حمانێ ئەو گوڵانیانی چیان دەگەڵنیە بە خودای ئەو گوڵانم بە دیاری سەوقات هەر لە تو قوبوڵنی بەڵێ دەڵێ گەر وای کوت لاز لەوێ ڕقی هەستا دەڵێ کوتی جێم بۆ چاکرد جا دەڵێ جیان بۆ چاکرد و لازم سەتا سبحەینە ڕۆژ بووە سبحەینێ گەر ڕۆژ بووە ئەو 500 سواری دەگەڵی بوو ئیجازەی دام کوتیەوە بڕۆنەوە بۆ وڵاتی خۆن ئەگەرە من هاتمەوە من ئاغای جاران ئەوش پیاوی جاران ئەگەر نەشاتمەوە خۆ زانی بەکاری خۆ بەڵێ جا دەڵێ هەستا گدەبۆریان بۆی نادەرێ هەرچەند خەزاڵەوە بەری گەڕا فایدەی نەبوو نەگەڕاوە جا دەڵێ که قرار بێت سل دەست کرد گوڵ بۆ بێنم هەمووشی بە سمێڵی مامەڕەشی بەستم سمێڵی مامەڕەشی لە پشتەوە گرێ دەدراوە جا دەڵێ هەستا ڕۆی گەیە وڵاتی ڕوستێ هەیدەرخانی ناوبەند لەوێ بوو دەڵێ کوتی وەڵی وە چاکە بچم گردەبۆری بەوی ناکەم جا دەڵێ گەیشتەوێ
میوانی هەیدەرخانی بووکتی هەیدەرخان هاتووم گردەبۆرم بۆ ناو کرد بەڵێ کتی زۆر چاکە جا دەڵێن ناو بزمانی بۆ دەڕووی دەیدا دەستێ دەڵەگە دەیدا دەستێ ئێوا دەینوشتاندەوە لێکودەوە بەکار نایە دەڵێ زۆری عەزیەتداوە لە یاسن و پۆڵە بۆ ئەویشتە سەریەک کتی جاوزە ئەوە چۆنە کوتی ڕێگام دوورە بە پەلەم ناڵیکە باش نییە ئەمە قەیدەر ناکە جا دەڵێ بۆی ناڵ کرد و ئەویش مەجیدی بۆ دەرێنا و بۆی داویشت هەیدەرخانی بە خامکی ئەوای لێ دەکرد مەجیدەکەی پڕای لەسەر نەدەما لێکودەوە قەڵبە ناچێت بە ئەندازەی خۆی زەرێت پێدا جا دەڵێ کوتی هەیدەرخان بەربەرەکانیە لەگەڵ من دەکەی با لەو سەری بێمەوە ئیمنوت و لێکی دەردەکەی جا دەڵێ لاز ڕۆی هەیدەرخان سێ کوڕی بوو شۆڕۆ بوو داود بوو خاوەن بوو دەڵێ بە قورانی کوکتی ڕۆڵە ئەوە گۆڵی دێڵە بەبایە کەسپی مەشتەکسوی دەستگایە ئەو واتە بەکاری من نایە بامە بڕۆی جا دەڵێ هەیدەرخان هاتە وڵاتی پشتدەرێ داودیە داود ئاوەدانی کردوێتەوە شۆڕان شۆڕۆ ئاوەدانی کردوێتەوە وەستا خاڵەش ئەگەر ئاسنگەر و پیان دەڵێن وەستا خاڵە ئەوی لە تایفەی خاوەندی کەوتونەوە دەڵێ لە سواری ئیلاسی ڕۆینەوە خەبەریان بە خانزادەخانی هەریریدا کوتی لاز دێ بۆ کوێستانە نەبۆ گوڵان خانزادەخانی هەریریش دەڵێ خەوەت و بارەگاچێ پێداهێنا و حال لەسەر ڕێ خەوەتی هەڵدا پێگە خەزار لاز بێرەدا بێ بزانم لابدا بۆ کنە من و پەشیمانی دەکەمەوە لە خەزاڵی دەڵێ دەو دەمەیدا لاز زۆر ماند و ناڕەحەت بوو گەرما دەڵێ چاوی بەو خێوەتەی کەوت وڵی لا دەدەم بۆ خێوەتەی ئیسراحەتێکی لەوێ دەکەم دەڵێ دەو دەمەدا بەدبەختی سواری شانی خانزادەخانێ بوو دەڵێ هاتە دەرێ و وڵی وەساکە بەندێکی بانکەمە لاسی بڕێک تاریفی خۆ بکەم و زەمبی خەزاڵش بکەم دەشکم لەبەر چاوی بکەوێ بەڵە جا دەڵێ خانزادەخان دەستی پێ کرد ئەمە خانزادەخان سەرم لێ شادڵم لە ژانە ئەقایمەتی لە ژانە با دەکاتە لاسە شۆڕی باڵێکی دەڵێ ماڵت ببێ وێرانە بە تەنێت من ناوە لە وڵاتان بۆ کسەتیوێکی وەکو خەزاڵە شۆڕێ ملانە بیانە ڕۆژێکی دەگەڵە من لە گازری بوو هەنە پێدا بوو جووتێ کەوشی پانەکەی لەوی هەمەدانە لەبەریدا بوو کراسێکی چیشینکەی لەوی قەرەچیانە بەسەریدادا بوو چارە شتێکی هەچەڵکنی لەوی کەتانە لەبەر چاوی من نەدەهات وەکو چقەرەوە شانە ئەمامی دەودەمەیدا دڕوو یاخوت و لەعل و کەڵەمەرزانم لە نێوسی گومەم چی خۆ کردبوونەوە پەخش و پەرێشانە هەرچەند جاری کزێک با شەماڵی لێ دەدان ئەوەگەر جووتێکی زەمەمی دەباغەڵم لە کردبانەوە بە نێوانە وڵاتیان دەکردەوە خشت و وێرانە ئەما ماوێرانە تو ناوانی دەچی بۆ وڵاتی کوێستانی عەزیمەت و گەورە و گرانە مامەڕەشە کۆڵی سەرسەری دەباشی هەدەتکار شڵاڵ و بێجانە وەرە ئەو شۆکانە لە نێو سنگ و مەمچی من ببەوە میوانە ئەماجوو تێکم شەمامە ڕەنگین لە باغەڵەدا بۆ تو کردوونەوە پاوانەوە تا کەڵەبابی سبحەینێ باڵا پێکدا دەدا دەخوێنی هە لە نێو سنگ و مەمچی خۆت دەکەمەوە هاتەرخایی دەڵێ کەفێکی لە گردەبۆریدا کوتی وەڵی چووکە کوتن مامەڕەژە تو دەکوژێ و تاریفی خۆی کرد و زەمبی خەزاڵت کرد وەڵی قەرار بێ لا نەدەم دەڵێ لای نەدا زەحمەت بە خەسار دەرچوو خانزادەخان دەڵێ لازڕ کەفی لە گردەبۆریدا و لێدا ڕۆی جا دەڵێگە ڕۆیە و کوێستانی ئەگەر وا بۆی دەچوو مامەڕەشە کۆڵی سەرسەری دەباشی چیسەریدە لە کندانشمول لە جێیەکی بڵین کوتێوە سوارێک هات دەڵێ تەریدەیەکی دەگەڵ بوو زۆر سەعاتاقەت و ڕەشید کوتی بڕۆ خوارێ ئەو سوارێ لەژەوا بێنە جا دەڵێ کابرا ڕۆیە خوارێ بانگی لاسی کرد کوتی وەی سوار کوتی دەڵێ چی بابم کوتی وەرە
سەرسەری باشی بانگت دەکەن جا دەڵێ کچێ من ڕێبوارم و بە پەلەم دەڕۆم سەرسەری باشی چ کاری بەم لە کچی وەرە سەگ باق دەڵێ کچی جناوان مەدەوە دێم دەڵێ ڕەچەفێکی لە گردەبۆریدا هەڵی کردە کابرا دەڕۆ هاتە گوێی و بڵیندی کرد دایتەکان گوێیەکی لە بن ڕشەیە نادەرێ دەڵێ بە قونکەڕم بانی پێدادا کچی بڕۆ چردیوە بۆ مامەڕ بۆ سەرسەری باشی بگێڕەوە ئەوانیش ئەوە لێوێت چاویان لێ مامەڕە بە تەریدانی کورد بڕۆنە خوارێ دەڵێ کتیا وەڵڵای ئەمە دین و دەگەڵ ئەو تەریدەی کرد وەڵای لە تااقەتی مەدانیە مامەڕەش بۆ خۆ قەڵز بوو لەسەر ڕابۆی هاتە خوارێ ئەگە هاتە خوارێ بانگی لاسی کرد کێبوو لەبەر سەرسەری دەباشیە بانگ دەکات دەڵێ ئەوەی سوارە کەی زوندیە بەشتە خدای وەتوو لە کوێڕادێی و بۆ کوێ دەچیە ئەما پێم وایە هیچ مێشکرد لە سەری دانیە کوڕە ماڵ وێرانەتونیە بانگی مامەڕەشی سەرسەری دەباشی نەبیستیە ئەما نێوی خۆت بە من بڵێ بە دەدەستە مندانە کوژدەی هەر بە بێنێویە ئەما لاڵەوەی دەبینە مامەڕەشی سەرسەری دەباشیە دەڵەوە من لاسم لاسە شۆڕی باڵەکیە کوڕی وەحمەد ئاغای شارە زووریە پێمەڕم بێکی هەردە قەفیلەوی سەربەست نسیریە دەشانمدا کەوانێکی خاسەڕەن لەگەڵ 124 تیری سەر بە ژەهری ماری ئەمما پێمەشیرێکی لاهوری لەوی کۆسە میسریە ئەمما ماڵ وێرانە من هاتوم سوێندم خواردووە ئەوەگەر چل لە سگوڵ ببەستم بە سمێڵی تو بۆ خەزاڵە شۆڕە مەلانە بیان بەرمەوە هار بە دیاری دەڵێ گەرەوەی پێکوت دەڵێ سەرسەری دەباشی هەڵی کردە لاسی دەڵێ لاسیش خۆی لە گردەبۆری فرەدا و بەرۆکی مامەڕەشی گرت دەڵێ مامەڕەشی بڵیند کردو لە عەرزیدا هەڵی کێشا خەنجەرە سەری ببڕێ دەڵێ کچی جوان مەم کوژە ناڵی وڵاغی کێشەدی گوێ منی بکە و بمکە باڵقە بە گۆشی خۆت چەند وەختە قەتم پیاڕوود نەکردون هەر چێگاتەوە کەس نەبوو دەست بکاتەوە ئەلان ئێمە قەرارم کردووە هەر کەس پشتی من لە عەرزیدا بەخۆ بۆ سلسەری دێوە مسخە خزمەتکاری وی بوو دا دەڵێ کتی وەڵای ناشت کوژم و ناڵی وەڵاغیشت دەگوێی ناکەم دا دەڵێ هەستان تەریدە کوتیان ئەدا بوونە خزم دەڵێ بانگیان کردن تەریدە هات نەخوارێ مامەڕەش دەستوری پێدان کتی هەر یەکەی دەستکە گوڵەکەم لەو کوێستانە نەدەوێت دەڵێ هەر تەریدەی دەستکە گوڵێکیان هێنا سلمووی لە سمێڵی مامەڕەشی کێشان و ئەو گوڵانەی پێبەست دا دەڵێ مامەڕەشی بەخۆ بە سلتەریدەیەوە هێنا ئەگەر لەگەڵ خۆی هێنا بۆ نێو عێلی مەلانەبی دەنگی لاسی دەوڵاتیدا بڵاو بووە کیان مامەڕەشە کۆڵی بەخۆ بە سلتەریدەیەوە یەخسیر کردووە لاسی باڵەکی بەخۆ هەر بەتەنێ نێوبانگی لاسی دەوڵاتیدا بڵاو بووە جا لەکن خەزاڵێ مانەوە وەختێکی ئەگەر هاتن لەکن خەزاڵە مانەوە دەڵێ ئەس خەزا لاس سەری وە سەرڕانی خەزاڵە کردبوو و خەوی لێکەوت بوو ئەو نستە بوو دەڵێ لەشکری میر عەزیز و میر بداغ و ئەحمەد ئاغای سووسی و مەمەندی فەقێوەیسی هاتن بێن بۆ سەرماڵە مەلانەبی دەڵێ هاتن بێن بۆ نێو عێلی خەبەریان پێدان کوتیان ئەگەر لاس لەوێ مامەڕەشە کۆڵەی سەرسەری دەباشی بەخۆ بە سلتەریدانەوە هێناوە دەڵێ نامێرا بێن بۆ نێو عێلی دەڵێ مەڕ و گاڵان و ڕەوە و هەرچی بوو پێچانەوە و ڕۆی دەڵێ ڕۆین وەختاکێ گەرەوان ڕۆین هاوار گەیە نێو عێلی هاوار گەیە نێو عێلی کوتیان بەڕووماڵیان دا دەڵێ لەشکری عێلی خدری مەلا داودی و فەقێ برامی کوڕی مەلا نەبی ئەوان وەدوا کەوتن بۆ هاوارێ مامەڕەشە کۆڵە بەخۆ بە تەریدانەوە هاوا وەدوا کەوت
لەبەر قلیوەی ژن و ژاڵ و وەکتی مانگای نەما وەکتی بزنی نەما وەکتی مەڕی نەما دەڵێن لاز و خەبەر هاتوێەوە چییە کتی دەڵێن مەڕ و ماڵ و ڕەوە و شتی وان بردووە دەڵێن خەداڵە قەڵز بوو کتێ تۆ منت هەڵەستاند و مەجبوری ئەوەی مەزور دەوە بۆ ئابڕوو من بچێت دەڵێ گردەبۆیان بۆ هێنا دەرێ ئەو بەلایەکی دیکە داوە دوایان کەوت ئەوان ڕاستەڕێوە دوا هاوارێکەوتن ئەو دە پێش واندا پێشی بە لەشکری گرت لاز گەیشتێ بەتەنێ ئەگەر گەیشتێ گەورێ ئاشقانەش چێ بوو مەمەندی فەقێوەیسیان پێدەکەوت بەڵە جا دەڵێ گەیشتێ و لاز بانگی کردن چێبوون لە بەلاسی باڵە چیە دەڵێ سەرم لێ شادڵم لە گلیە بانگ دەکاتە میر عەزیز و میر بداغ و ئەحمەد ئاغای سوچی مەمەندی فەقێوەی سیە دەڵێ ماڵ وێران عەیب بوو ئەگەر هەڵدەگرن تاڵان و ماڵی مەزلوم و مسکێنان دەگەر بێکارن هیچ تاوان و خەستایان نییە هەدەبوو بێنە نێو عێلی مەلانەبی و ماڵە مەلانەبی تاڵانکەن و کوردەش بکوژن خەزاڵەت بەرن بە یەکجاریە ئەلعانی لەو تاڵانێ بەجێبێڕن ئەمما ئەوەندەی دەگەڵتە بەسەریت و ئەوەندە بەشی من نییە ئەمەڵان چێبوو لەبەر مەمەندی فەقێوەی سیە بانگی دەکردە لاسە شۆڕی باڵەچیە دێکودە و سەفەرێ هەڵدەگرم تاڵان و ماڵی مسکێنان وەگەر هیچ خەتە تاوانیان نییە ئەو جاریش دێمەوە تاوان دەکەم ماڵە مەلانەبی و خەزاڵەش دەمەم بە یەکجاریە ئەوە ماو لە کوشتنی توش خۆشم و مەتو ناکوژ و مەختایەکی چوومەوە وڵاتی سوود سوزرار و ڕەم کوڕۆبەن و مامساڵیە بە من دەڵێن عیبل نەدەکرد لەسەر دوو چاوی خەزاڵەت دەکوشەتیوێکی خوێڕلکەی باڵە چییە ئەما لازەوەی دەبی لە مەمەندی فەقێوەی سیە دەڵێ ماڵێران ئەمن پێمە شیرێکی داهوری لەوی کۆسەمی سیە بەدەستنەوە هەڕمبێکی هەردە قەفیلەوی سەر بە نسیریە پێمە سنسی کەوانێکی خاسە ڕەنگ لەگەڵ 124 تیری سەر بە ژەهری ماریە ئەمما هەڵی دەکردە مەمەندی فەقێوەی سی ئەوی هەڵدەگر لە نێوخوانی زینیە ئەمما ئەحمەد ئاغای سوچیشی دەکوژ بە شیریە میر عەزیزی دەکوژ میر بدا خەڵدەها دێکوچکارم بەو هەرا هۆریا ئەینیە هەلاو دەڵێ سەرم لە ئێشا دڵم لە تاوە قایمەتی لە تاوە تاوە هەرسەنجاری بە نێو لەشکریدا دەهاتێگی دیان کود ئەزەلی مەرجە و هێندێک داوە کودەوە لێشاوە خودایە ئەو ڕۆکانە چیە و چ لەمە قەڵماوە ئەمما دەودەم ئەیدا لازەگەر ئاوری دەداوە دواوە ئەوە مامەڕەشە کۆڵی سەرسەری دەباشی لە پشتەوە ڕاوەستاوە مامەڕەش دەڵێ ئاغام سەرم لێ ێشا دڵم لە غارە قایمەتی لە غارە غارە پێمە شیرێکی لاهوری لەوی جەوهەردارە پێمەڕم بێکی هەردە قەفی لەوی 24 بە مادە شانندا کەوانێکی خاسە ڕەنگ 124 تیری سەر بە ژەهری مارە ئەوە تو لە سەرنووچی ڕچێ فێڕ ئاوەستا تاوەکوونێ هەنوێژینی وەڕۆی ئەمما 270 سواری لە لەشکری میر عەزیز و میر بداغ و ئەحمەد ئاغای سوچی مەمەندی فەقێوەی سی بۆ من کەوە حەواڵە هەر بە ئاژمای ئەگەر ئەو سەردان عێلە کوژان ئەو لەشکری دەگەڵ بوون پڕاگەندە بوونەوەی کوژان و ئەوی دیکەش ڕۆین دەڵە مامەڕەشی دەنێویان کەوت ئەویش کوشتارێکی تەواوی کرد تاڵە لەشکری خدرۆکەی مەلاداردی و ئی فەقێ برامیش گەیشت نێوانی دەقاش و قڕوشی وەربوو جانەوە تاڵان و ماڵیان گەڕاوە و هاتنەوە بۆ نێو عێلی چەند ڕۆژێکانە گەر لەوێ مانەوە جا دەڵێ لە پاشان لاس بە خەزاڵی کوت کتی ئەو جارە من ئیجازەم بدە دەچمەوە بۆ وڵاتی باڵەکان ئەوە پاییزە و ماڵ دەستنەوە لە خانوان و ماڵ دەستنەوە لە دەشت گەرمێنێ بەوە جا دەڵێ ماڵ چوونەوە خوارێ و لاسیش هاتەوە وڵاتی باڵەکان
ئەگە هاتە وڵاتی باڵەکان هەتاوەکوونێ بەهارێ ئەگەر مەمەندی فەقێوەیسی کوژا کوڕێکی بۆ ئاڵی مەمەندیان پێدەکوت لە خوێندنێ بوو دەڵێ ئاڵی مەمەند هاتەوە ئەگەر هاتەوە خەبەری بابی زانی کوژاوە هەر لە پایزەڕا هەتا بەهارێ تەهیەی لەشکری گرس و لەشکری ساز کرد دەڵێ بەهارێ ئەوەڵ هەوار ماڵە مەلانەبی باریان کرد ماڵە خەزاڵێ باریان کرد هاتن لە دەرەیەکی لە جێکی هەڵیاندا دەڵێ ئاڵی مەمەندیش لەشکرێکی برد و دەورەی عێلی مەلانەبی گرت نێشتی کەس بێتە دەرێ نێستی کەس بسە ژوورێ خەبەریان بۆ مەلانەبی بروختیان لەشکرێک دەورەی عێلی گرتۆ نازانی چیە جا دەڵەفتی بزانن چی لەوێ چ کەسەیە بەڵەفتیانەوە ئاڵی مەمەندا هاتووە یان خوێنی بابی یان شەڕ دەڵێ مەلانەبی کوتی ئەمە شەڕەن پێ ناکرێت ئەو کابرا سەریمە بە هەنگوین کرد و مێشی تێ بەرداین و بە خۆی لێی داڕۆی بەلاسی کوت ئەلعانیش خوێنی بابی چی دەوێ هەتابی دەبێ تی خوێنی باب مەگە بم داتێ خەزاڵم دەوێ ئەگەر نەم داتێ حاضر بێ بۆ شەڕە بازا دەڵەکتی هێنایان بە خدری مەلادا و دیان خەزاڵ تەلاق دا و هێناندان بە ئاڵی مەمەندی جا ئاڵی مەمەند تی وەڵی هەتا ئەستا ناخۆشی بۆ ئەو جار بۆتە خۆشی هەر لێرە دەیگوێزمەوە خەزاڵیش ئەوە ڕووی خۆ دەڕنێ و خەریکە خۆ هیلاکە خۆ بکوژی بازا دەڵێ ئاڵی مەمەند لە عەشیرەتان و لە سەردار عێلان و العالمێ گێڕاوە و لەوێ تەدارێکی گرت و دەستیان بە بەزم و ڕەزم و داوەتێ کرد خەزاڵیش ئەوە خەریکە قاسیدێکی ببینێتەوە کاغەڵێکی بۆ لاسی بەڕێبکە دەڵێ کابراکی دێوە گرج و گۆڵ کاغەڵێکی بۆ نووسی و دادەستی کوتی ئەو کاغەزەم بۆ بەرە بە وڵاتی باوەکە دەڵێ لاسی لە وڵاتی باوەکان شەوێ خەونێکی دی دەخەوێدا سێڵاوێک هات لە مەڕی مەلانەبیدا لە نێو ئەو مەڕە شەکێکی هەڵگرتۆی دی هەم بە سڵامەت دەرچوو دەڵێ کە هەستا لە خەوێ کوتی مامەڕەش ئەمە لەو شۆ خەونێکی وام دیوە هەستن ساز بن و بابڕۆیت جادا بە خۆی بە مامەڕەش و بە چلتەریدانەوە سوار بوون و هاتن دەنیوای ڕێدا گەیشتە قاسیدی ئەگەر گەینە قاسیدی کاغەزی وێدا تەماشای کاغەزەی کرد کاغەزە خوێندەوە ئەو جارەوە نێدیشی تین تێ کرد ئەگەر هات ئەوە داوەت دەگەڕێ چاوەش و شار خامان دەڵێن مەکە خواب زانێ دەڵێن لاز لە گردەبۆری دابەزی تەریدان گردەبۆریان بۆ گرت لاز کتی منەوە دەچم دەداوەتەوە لاز چوو لە لای سەرچۆپیەوە چوو دەستی سەرچۆپیە و دەستی بە هەڵپەڕینێ کرد کتێوە داوەتە بۆ من دەبێت مامەڕەشی لە نێوەڕاستی داوەتی ڕم سەقات ڕمبی سەقاند و ڕاوەستە دا خەبەریان بۆ خەزاڵە بەدەوێگە لاسیان بەناسی کتیان مزجێنی لەبێ ئەگەر خەزاڵ لاسە دەڵێ ناردی کوتی مەعلومی بکەن دەڵێ کە هاتنەوە پێیان کوکتیان بەڵێ لاس هاتووە ئەوەدە داوەتێدایە دەڵێ خەزاڵیش خۆی ڕازاندەوە و لیباسی دەبەر کرد و ڕۆی دەداوەتەوە چوودە دەستی لاسیەوە ئەویش دەستی باڵپەڕینە کە دەدەستی ویدا هەرچیەکە پۆڵی وێ دەدا وە چاوەشی چاوەژێک بە خۆی دێناوان دێکوت شاباش بە نێوی ئاڵی مەمەندی ئەو شابەشە هەموو بە نێوی دەڵێ لاس بانگی کابرای چاوەشی کرد کوتی هاوەرە مستێکی باجاڵی دەستی کرد کوتی بڵێ شاباش بە نێوی لاسە شۆڕی باوەکی دەڵێ کابرای چاوەشی سوزانێگەر ئەوە کێویان کێنیە یەک بە خۆی نەڕاندی کوتی شاباش بە نێوی لاسە شۆڕی باڵەکی پیاوی ئاڵی مەمەندی یەکێکا شەقەی چاوەشی ئەڵە سەگبا بە خۆت و بە گۆڕی بای بە خۆت و لاسە شۆڕیەوە کوڕەکتی بە خۆت سەگبا بە من سوزانم هەرچی پۆڵمدا تێ بە نێوی بانگ یەکەمە من سوزانم کێیە دەڵێگە تەماشایان کرد ئەوە لاز دەداوە تێدایە و خەزاڵی دەدەستیدا و خەبەریان بۆ ئاڵی مەمەندی برد ئاڵی مەمەند دەست بەدێ زێ و کڵاوزرەی تەڵەب کردن و لیباسی عەربەی پۆشی و ئەسپیان بۆ هێنا دەرێ سوار بوو
دەنگی لەشکریدا یاسیش بە خەزاڵی کوت کوتیەت و دەستی داوەتێ بەرمەدا ئەمنەوە دەسمە دەرێت دەڵێ یاسی شوێ دەرێت سواری گردەبۆری بوو ئاڵی مەمەندیشی بۆ هات داگەر بۆی هات لاز بانگی کرد چێبوو لە بەلاسی باوە چیە دەڵێ سەرم لێ شادڵم لە گلیە بانگ دەکاتە ئاڵی مەمەندی دەڵێ ماڵ وێرانە ماوەکانێ مەرنێ بۆ تو ئەگەر بکوژینەوان مسکێن و بێچارە و ڕێتانی تاوانیان نییە ئەوەرە ئەمن و تو فڕێ دەدەین زرێ و کڵاوزریان لە نێو گەڕیداوە تێدەستی چەپە دەدەین بە یەکتری و بەدەستی ڕاستە لێک دەدەین بە خەنجەری دەستێک نێرۆیی یاغیرەت ئەو غیرەت هەیە لە نێو گەڕیداوە تێدا ئەوەگەر خەزاڵی لەمە بڕوانێ بە دوو چاوی ڕەشبەنگیە هەرچی کوژەما بمرێ لە دنیای و بەڕا بمرێ هەرچی ما خەزاڵ بە یەکجاری هاریوی ئەمە لا دەڵێ ئەرێ ئەماڵی مەمە سەرم لێ ێشا دڵم لە ناڵە قایمەتی لە ناڵە ناڵە دڵم دەناڵێ ئەما مەر ئەو مەردەیە ئەگەر زرێ و کڵاوزرێ ئەن لە خۆ فڕێ بداو لە نێو گەڕیداوە تێ قۆڵی ڕەسەی هەڵماڵێ دەستی چەپە دەدەین بە یەکتری و بەدەستی ڕاستە لێک دەدەین بە خەنجەری نێرۆیی تۆغاکە لەبەر چاوی یای خەزای بەوەجا دەڵەگەرەوەی پێکوت پێی عەیب بوو لە نێو عەشیرەت و سەردار عێلان ئەگەرەوەی دەگەڵەکە دەوە زرێ و کڵاوزرێ لە خۆ فڕێدا و لە نێو گەڕی داوەسێ دەستی چەپەیاندا بە یەکتری و بەدەستی ڕاستەوە گەڕانە یەکتری بە خەنجەرە هەرچی ئاڵی مەمەند بوو نەکردوو بوو هەر لە ڕاستێرە 12 خەنجەری داهێناونە لاسی هەرچی لاسیش بوو یا خەنجەری لە چەپێڕەداهێنا بۆ ڕاستەی جەرگ و دڵی بە مەیدانێ وەرکرد دەڵێ ئاڵی مەمەند کەوت و لاسیش برینی خەریک بوون سار بنەوە خەریکەوەی بوو گەر بکەوێ دەڵێ تەریدان ڕۆی هاتنێ و لاسیان هەڵگرت بۆ خێوەتی خەزاڵە دەڵێم مامە ڕەشەی سەر تەریدە باشیت بەخۆ بە تەریدانەوە دەنێو لەشکری ئاڵی مەمەندی کەوت جا دەڵەوی کوژا کوژا دەنا بە پێی وڵاغی خۆیگە بە حاڵ و باو لە دەستیان دەردەچوو نەجاتی دەبوو دەڵێ شەڕ و هەرا لە گۆڕەدا نەما ئەگە گەوریان کوژا ئەویدی هەموو بڵاوی کرد و پەراگەندە بوو ئەوێگە لێ جەڕنابەوە بۆ سەرداوەتێ ئەوانە خوڵاخوڵان بوو زوو خۆ نەجات دەن بەوەجا دەڵێ خەزاڵ ناردی بێر و بەوێدا دکتۆریانی بۆ بێنێ دەڵێ یەکی دێنا ئەلە ڕۆڕا پێی دەرمان دەکرێت تا سبحەینێ سبحەینێ دێکودە تو نازانی حەقێکی دەدایە ئەوی بەڵێ دەکرد یەکی دیکەی دێنا بەوی دەرمان دەکرد دێکردنەوەکو فێڵەی لێ بکەن دەڵێ چل شەوی لاسی دەرمان کرد بەو چل شەوەی لاس وەخۆ کەوتەوە جا دەڵێ کوتی گردەبۆرم بۆ بێن بزانم سواریم پێ دەکرێت دەڵێ گردەبۆریان بۆ هێنا سوار بوو برینی چاپ بوونەوە زەریفاتەوە سەرخۆ جا دەڵێ چوە پێش مەلانەبی کوتی یان شەڕ دەگەڵم نیست یان بێنە خەزاڵم لێمارەکە دەڵێ ئەو جار هێنای مەلانەبی خەزاڵی لە لاسی مارە کرد ئەستێ مەلادا و دیشیان بە فەقێبرامی تەواقدا ئەویشی لە مامەڕەشی مارە کرد 12 ساڵانی بە ساغی لەکن بوو دوو کوڕی لە خەزاڵە بوو یەکیان نێوی خدر ئاغا بوو یەکیان نێوی ئەحمەد ئاغا بوو بەنێو بابی کرد ئەگەر بۆ خۆی دەچەوە واتی باڵەکان مامەڕەشی لە نێو عێلی مەلانەبی بەجێ دەهێشت ئەگەر ئەوی دەنادەوە بۆ خۆی لە نێو عێلی دەماوە دەڵێن جارێ ڕۆژێکی
پاش 7 ساڵان چەتە هاتن گاڕانیان لە بەندەنێ هەڵگرت ئەگەر گاڕانیان برد لاسیش سەری لە سەرڕانی خەزاڵێ بوو خەوی لێکەوتن دەڵێن پیلر ناکردیانە قریوە و کتی مانگای نەما و کتی بزنی نەما دەڵێن خەزاڵیش دەیکرد لە باتی مانگاوەکی 2 مانگاو دەدەمێ هەر بەو شەرتەی لاز و خەبەر نێوە دوا و هاوارەی نەکەوێ و نەوەکو ئاسیبێکی پێ بگە دەڵێن لاز و خەبەر هات پێوە چییە؟ پێی دەڵێن گاڕانیان بردووە مستێکی لە دمی خەزاڵەدا کوتێتەوە منە ساڵستاندۆ کردە زارێ گۆری زارێ پڕ بوو لە خوێ دەڵێ خەزاڵ کوتی بڕۆ یاخوڵا بە تێری چڕکنیەوە بی دەڵێن لا سواری گردە بۆری بڕۆی دەڵێن گەڕۆی تاڵان و ماڵەکەی جێراوە یەکی کابراکی بۆرەکە لە بن گوێنیە تێرێکی هاویشتە لە ڕانی لاسیدا لاسیش هەڵی کردی ڕمبێکی دەوی کوتاو کابرا بەسەری ڕمبیەوە کرد کی وەڵایە تیرەی دەرنانمەوە چونکە بۆ خۆی دوعای لێ کردم کی بە تیری چڕکنیەوە بی هەتا بەدەستی خۆی دەری نێنێتەوە خەزاڵ هەتا چۆوە زەهرەکە ئەو تیرە بە زەهری ماری ئازرابوو دە بەدەنی گەڕا لێ بوو بە تیراوێ 7 ساڵانی بە تیراوێداری مە پاش 7 ساڵەی لاس لە وڵاتی باڵەکان مرد خەزاڵی دواوی 12 ساڵان ما حکوماتی وڵاتی باڵەکانی کرد مامەڕەشیش وڵاتی بناری باڵەکان ئێنێ خۆشکان و بندایزان و مەران و ئەو پێشەش دەیە لاسدانی بە مامەڕەشی حەسانی مامەڕەشی ئەلعانی بە کێوی گەڵاڵەوە ئەگەر ماوە حەسانی مامەڕەشی مامەڕەش ڕاوی لێ کردووە ئێستاش نێوی هەرماوە و نیشانگەشی هەر دیاریە تایفەی مامەڕەشی لەو زیانن ئاغانی وڵاتی باڵەکانیش لە تایفەی لاسی کەوتونەوە ئەوەی لاس و خەزاڵ بە سڵامەتیە ئەو برادەر و خۆشەویستانە و وەستە ئەحمەدی نەزار و کا عەلی عەوڵا سەربەخۆی ئەگە بەنێوبانگە و برادەری قەدیم بووە ئەوە عەرزم کردن بۆ خۆش و دەزانن ئەگەر برا لە عمرێکم ڕابردو دەنگیشم نایە و ئەما مەجبوری کردم وەستە ئەحمەد ئەوە عەرزم کردن ئەوە دەنگی و سێن شەش